نیسابەکە تەواوە دەست بەم دانیشتنە ناساییە دەکەین بە ناوی خودای بەخشەندەی میهرەبان. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی چوارەم ڕۆژی دانیشتن 15/9/2017. بەرنامەی کاریکردنەوەی خولی پەرلەمان بە پێی حکمی بەرگە 1 لە مادەی 5 و بەرگە 2 لە مادەی 17 و هەردوو خاڵی 1 و 2 لە بەرگە یەکەم مادە 54 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانی عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو، بەرگەی دووەم لە مادەی 49 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی عێراق ژمارەیەک ساڵی 1992 هەموارکراو و حکمی بەرگەی 1 لە مادەی 6 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانی عێراق ژمارەیەکی 1992 هەموارکراو لەسەر داوای ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمانی بڕیاردرا بەرنامەی کاری دانیشتنی نەئاسایی خولی چوارەمی هەڵبژاردن لە کاتژێر هەفتی ئێوارەی ڕۆژی ئەینی ڕێککەوتی 15/9/2015 بێتن و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەی خوارەوە دەبیتن. یەکەم دەقەیەکی بێدەنگی وەستان و ڕێزلێنان لە گیانی شەهیدانی کوردستان و عێراق لەگەڵ مارشی نەتەوەی نیشتیمانیی ڕەقیب. بەڕێزان لەم خاڵەوە دەست پێ دەکەین، فەرموون. زۆر سپاس، فەرموون. بەڕێزان دیارە ئەم دانیشتنە نەئاساییە و بە پێی مادەی 6 بەستراوە و بۆ ئەوەی ئەم دانیشتنە بە یاسایی بڕێوە بچیتن و بە ئاسایی پێویستمان بەوەیە بەڕێزێک لە ئەندامێکی پەرلەمان تەکلیف بکرێت، ڕاست پێردێت بۆ ئەوەی بە ئەرک و کاری سکرتێری پەرلەمان هەڵسێت تا ئەوەی سکرتێری پەرلەمان لە ئایندەدا بتوانیتن لە دانیشتنەکانی پەرلەمانی ئامادە ببیتن. لەبەرەوە هەڵبژاردن نیە و کاندیدکردنی نیە، تەنیا ڕاستپاردنە. بۆیە من داوا دەکەم لە ئێوەی بەڕێز ڕەزامەندی بفەرمونون بۆ ئەوەی بەڕێز پەرلەمانتار بێگەر تەڵەبانی تەکلیف بکرێت، ڕاست پێدێت بۆ ئەوەی ئەویش و کارانە بڕێوە بەت. ئەوجا من داوای لە بەڕێز دەکەم ڕەزامەندی بفەرمونون بە دەست بەرزکردنەوە. بە سوپاسەوە. سوپاس بە تێکرای دەنگ پەسەند کرا. سوپاس بۆ ئێوە. بێگەرد خان فەرموو.
هەر بەناوی ئەم دانیشتنەوە بەناوی ئێوە و بەناوی پەرلەمانی کوردستان بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەین. بەڕێزان ئێمە هەمومان خوازیاری ئەوە بووین ئەم دانیشتنە نائاساییە بە شێوازێکی تر دەست پێ بکەینەوە بە ئامادەبوونی گشت پەرلەمانتارە بەڕێزەکان بە تایبەتی لە هەردوو فراکسیۆنی بەڕێز، فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنی کۆمەڵەی ئیسلامی کوردستان. بەداخەوە ئەمڕۆ ئەوان لێرە حاضر نینن، هەروەها خوازیاری ئەوە بووین کە بەڕێز یوسف محەممەد ئەمڕۆ بێتن سەرپەرشتی ئەم دانیشتنە بکەتن. ئێمە لەبەرەوە دەینە بابەتی ئەساسی ئەم دانیشتنە نائاساییە کە لە سەرداوای ژمارەی یاسایی واژۆی 62 پەرلەمانتەر ئەم دانیشتنە بەستراوە. دانیشتنێکی نائاسایی گرنگە و بەڕاستیش بابەتەکە لە دانیشتنی نائاساییدا بە پێی مادەی شەشەم هەمیشە دیارکراو دەبێن. ئەوەی دیارکراوە بابەتی ڕێفراندۆمە و مافی چارەنووسە. پێش بینە ئەو برگەیە بە تایبەت بە تەحدید باسی لێ بکەین، گفتوگوی لێ بکەین. ئێمە بە پێویستمان زانی لە دەستپێکی ئەم دانیشتنە کە سەرەتایەکی باشە بۆ ئاساییکردنەوەی باری پەرلەمان. ئەوە داوای خەڵکی کوردستان بوو، داوای گشت لە ئانی سیاسیش بوو. ئێمە هەر بە ناوی ئێوە لە جاتی گوتار پێشکەشکردن 5 پەیاممان بە ڕاوێژکاری داڕشتووە بە ناوی ئەو دانیشتنە و بە ناوی پەرلەمانی کوردستان ئاراستە بکەین. پەیامی یەکەممان بۆ خانەوەدەی شەهیدە سەربەرزەکانی کوردستانن، بە تایبەتی شەهیدانی جەنگی دژی داعش کە بە خوێنی خۆیان بەرگری لە سەروەری خاک و نیشتیمانی کوردستانیان کرد. ئێمە هەر لێرەوە درود و سەلام بۆ گیانیان دەنێرین و سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکیان و بە خانەوادەکانیان دەڵێین ئەوان سەروەری ئێمەنە و سەربەرزین بەوانە. هەروەها لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا پێویستە ڕێز و ستایش و سەلاو بۆ پێشمەرگەی کوردستان بنێرین لە سەنگەرەکانی جەنگی دژی داعش، هەر لە شنگارەوە تا خانقین و هەر لە کەرکووکەوە تا دەشتی نەینەوە. ئەوان ڕاستی نمونەی قارەمانیان نواندووە و وێنەیەکی ئەوەندە جوان و سەربەرز و قارەمانە پێشکەشیان بە دنیا کردووە کە هەمیشە ئەو وێنە بە زیندوی دەمینیتن و ئەوان دەستخۆشیان لێ دەکەین، دەستیان دەگۆشین، سوپاس و پێزانین ئاراستەیان دەکەین. پەیامی سێیەممان ئێمە پێشکەش بەو هێزوولانە سیاسیانە دەکەین کە بەڕەنج و تێکۆشانی بەردەوامی ئەوانە ڕێککەوتنی سیاسی لە نێوان لایەنەکان بە ئەنجام گەیشتە ئەمڕۆ کە ئەم دانیشتنە ئاساییە دەست پێ بکات. سوپاسیان دەکەین و ئەم دانیشتنە ڕاستە داوای هەمومان ئەوە بوو بەرفراوانتر بیت و بە شێوازێکی تر بیتن، بەڵام سوپاسیان دەکەین و داوایان لێ دەکەین هەوڵەکانیان بەردەوام بیت، چڕ بکرێتەوە بۆ ئەوەی گشت لانی سیاسی خۆیان لە ناو پەرلەمانی کوردستان ببینن کە ماڵی خەڵکی کوردستانە و ئەوە شوێنی هەمووانە و دەبێت شوێنی هەمویان بیت. و پێمان بە تەکید و هەموو لایەنێکی سیاسی نەخۆشە ئەمڕۆ هەندە لایەنی سیاسی لە دەرەوەی تەلاری پەرلەمانی کوردستان ئەم دانیشتنە ببینن. پەیامی چوارەممان هەر پەیامی بە ناوی ئەم دانیشتنە و خەڵکی کوردستان بۆ هاوپەیمەنانە سوپاسیان دەکەین کە ڕۆڵێکی گەورەیان بینی لە پشتیوانی خەڵکی کوردستان لە کاتی هێرشەکانی داعش بۆ سەر هەرێمی کوردستان و لەسەر عێراقدا. سوپاسیان دەکەین، پێشوازی لە هەموو هەوڵ و کوششێکیان دەکەین بۆ ئەوەی خەڵکی کوردستان بە مافی خۆ بگەیت، مافەڕەکانی بگەیت، مافی چارەنووس دەستبەردار بکەتن. و پەیامی پێنجەم و کۆتایی بۆ هەموو دەسەڵاتدارانە لە بەغدا لە هەموو دەستگاکان کە ئێوە خوازیاری ئەوەینە پەیوەندەکان نێوان هەولێر و بەغدا بە ئاسایی بەڕێوە بچن، زمانی هەرەشەکردن و ئەو زمانە بەڕاستی تەنیا و تەنیا خزمەتی تێرۆریستانی داعش دەکەتن. ئێمە خوازیارین پەرە بە دیالۆگ بدرێتن، پەرە بە پەیوەندەکان بدرێتن. بەڕێزان، بابەتی سەرەکی ئەم دانیشتنە نائاساییە بابەتی ڕێفراندۆمە و مافی چارەنووسە کە ئەوەش بابەتێکی زۆر گرنگە. بە سوپاسەوە فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان ڕەنجیان کێشاوە، گفتوگۆی دیر و درێژیان ئەنجام داوە بۆ ئەوەی بابەتەکە گەڵاڵە بکرێت لە چەند خاڵێکدا.
و ئەو بابەتە ئێمە پێویستیمان بە ڕاوێژکاری هەیە بە هاوکاری لجنەی یاسایی ناو پەرلەمانی کوردستان هەیە داوان لێ دەکەین بفەرموو بێنە سەر منەسە هاوکاریمان بکەن بۆ ڕاوێژکاری بفەرمون. ڕاوێژکاری وە سپاس بۆ ئێوە. بەڕێزان، بابەتی ڕێفراندۆم و پرۆسەی ڕێفراندۆم و گشتپرسی هەروەها بابەتی مافی چەرەنۆڤز بابەتەکە باس لێکراوە، گرنگی پێدراوە لەلایەن گشت لایەنە سیاسیەکان و ئەوەی پێویست بۆ ئێستا ئێمە هەمومان شاهدی ئەوەی نەکە پرۆسەی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. ئێمە پێش ئەو خاڵانەی کە چڕ کراون پوخت کراون کە دواتر بۆتان بخوێنینەوە و دەزانین تەوافقێکی سیاسیش لەسەریان هەیە و بە وردیش دارشراون، ڕەنگە پێویستیمان بە هاوکاری لجنەی یاساییش هەبیتن لە دوا درافتەکە ڕەشنووسەکە تا ئەو کاتە ئێمە دیسان هەر بۆ گرنگیدان بەم بابەتە لە دوای ڕاوێژکاریش لەگەڵ بێگەردخان ئێمە هەر لە سەرەتاوە بۆ ئەوەی بابەتەکە بە گشتی فراکسیۆنەکان باسی لێ بکەن گشت بابەتەکە ئێمە دەرفەتیان دەدەینێ لە هەر فراکسیۆنێک بەڕێزێک بە ناوی فراکسیۆنەوە قسە بکرد لەسەرەوە بابەتە، دواتر هەمووی پوختە دەکەین لەگەڵ ئەو درافتەی پێشکەش کراوە بە ئێمە بەڕێزەوە و دواتر دێخینە دەنگدان وەکو ڕاستپاردە بڕیار و ڕاستپاردە ئەوەی پەیوەستە بۆ کۆمسیۆن ئەوەی ترش بە ناوی پەرلەمانی کوردستان دەردەچیتن. لێرەوە داوا لە بێگەردخان دەکەم ناوەکان بنووسیتن و دەرفەتی ئەوەیان پێدەدەین هی قسەکردن. دواتر دەخوێنی با قسە بکەن اینجا خوێنی. زۆر سپاس، ئێوارەتان باش. دیارە ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ نەتەوەکەمان. کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دوای ماوەیەکی زۆر گرنگە لە ئەمڕۆدا کە ئەندامانی پەرلەمان بۆ فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان پەیامێکی خۆیان هەبێ بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان. بۆیە پێویستمان زانی پەیامی سەرۆکی فراکسیۆنەکان پێش بخەین لە پەیامێکی کووردا. سەرۆکی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان پەیامەکەیان ئاراستەی پەرلەمانتاران و خەڵکی کوردستان بکەن، دوای ئەوە بابەتە هەنگاوەکانی داهاتوومان دەست پێ بکەین. ئێستاش لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەست پێ دەکەین. بەڕێز کاگومێت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێم وایە مسۆدەکە دەخوێندرێتەوە چکۆمە پشتگیری مسۆدەکە دەکەین، ئەگەر بخوێندرێتەوە جە پاشان قسەکانی خۆمان بکەین کە پشتگیریەکەی دەکەین یان قسەکمان لەسەری دەبێتن ئەو کاتی دروست دەبێتن. ئەو داوایە لە ئێمە پەسەندە. ئێستا داوا لە بێگەردخان دەکەم بخوێنیت پەیامەکە بخوێنیتن، نەک پێشنیارە کە بخوێنیتن دواتر دەبیتە ڕاستپاردە و بڕیار و ڕاستپاردە بەلێ فەرموو. ڕاستپاردنی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بۆ ئەنجامدانی ڕاپرسی سربەخۆی کوردستان. پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی نائاسایی ڕۆژی هەینی بەرواری 15/9/2017 ئەم خاڵانەی خوارەوەی پەسەند کرد. 1. پەرلەمانی کوردستان کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕادەسپێرێت کە ڕۆژی دووشەممە بەرواری 25/9/2017 لە هەرێمی کوردستان و سەرجەم ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ڕاپرسی بۆ پرسی سربەخۆی کوردستان ئەنجام بدات.
دوو پەرلەمانی کوردستان هەموو ئەو ڕێکارانە پەسەند دەکات کە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی و گشت لایەنە پەیوەندیدارەکان گرتوویانەتە بەر بۆ سەرخستنی پرۆسەی ڕێفراندۆم. سێ کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی سەبارەت بە میکانیزمە یاساییەکانی بەڕێوەبردننی پرۆسەی ڕێفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان پشت دەبەستێت بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو، هەروەها یاسای کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ژمارە 4 ساڵی 2014 و هەر یاسایەکی دیکەی پەیوەندیدار. 4 پەرلەمانی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان سەرپشک دەکات بۆ گرتنەبەری هەر ڕێکار و بڕیارێک بۆ دەستەبەری مافی چارەنووس و تەواوی مافەکانی گەلی کوردستان بە جۆرێک لە پرسە چارەنووسسازەکاندا بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیش ڕادەسپێرێت بۆ هەماهەنگی لەگەڵ ئەم لایەنانە. 5 ئەو ڕاستپاردانەی کە لە خاڵەکانی سەرەوە داهاتوون تایبەتن بە ڕیفراندۆمی ڕاگەیەنراو لە 25 زینۆی 2017. سپاس بۆ بەرز بێگەر تەڵەبانی. ئێستا دەرفەتی گفتوگۆ و ڕادەربڕین بە فراکسیۆنەکان دەدرێت. بەرێزان خاڵێکی نظامیمان هەیە لەلایەن کاک ساڵح فەرموو. من ساڵح فەقێ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی لەم پێشنیارە هاتووە تەنها باس لە ڕاستپاردەکە، بەڵام لە وتەکانی بەڕێز دوسێ جار باس لە بڕیار کرا بۆی ئەمەی کە هەیە نەیاسا و نەبڕیارە تەنها ڕاستپاردەیە. ویستم بەر لەوەی کە فراکسۆنەکان پشتیوانی بکەن ئەوە ڕاستکەمەوە کە ئێمە ئەمە تەنها ڕاستپاردەیە. ئەوەی جەنابەت باست کرد ڕاستپاردەنە، بەڵام دوایی دەنگی لەسەر دەدرێت بە شێوازی بڕیار دەردەچن. دواترش داوای لە لیژنەی یاسایی دەکەیت ڕێی دەرببرن لەم بارەوە. بەڵێ بە پێی نووسراوەکە تەنابێ بە ڕاستپاردە دەرچێتەوە. سپاس کاک ساڵح. خاڵی تری نظامی تەلەرخان بەلێ فەرموو. زۆر سپاس. لێرەیە بەڵێ پەرلەمانی کوردستان لە کۆبنەوەی ناسایی ڕۆژی هێنی بەرواری 15/9/2017 ئەم خاڵانەی خوارێ پەسەند کرد کە کاتێک بڕیار درابێ پێش وەختە پەسەندکرابێ ئیتر پێشنیاری چی وە گفتوگۆی پەرلەمانتارانی بۆ چییە و لە کوێدا پەسەندکرا. بۆیە گرنگە ئەوە پێداچوونی پێ بکرێ و چاکرێ پێش ئەوەی بخرێتە گفتوگۆی پەرلەمانتارانەوە کەەوە خاڵێکە کارێکی ئەوە خاڵێکی ناسایی. ئەوەی جەنابەت باست کردەوە هەڵێکی ئیملاییە. پەسەند فراکسیۆنەکان قسەیان لەسەر کردووە، بەڵام لە لای دانیشتن جارێ پەسەند نەکراوە پەسەند دەکرێتن و هەردیە دانیشتنەکە مەبەستی ئەوەیە ئەو خاڵانە پەسەند بکرێن. بەڵێ دەستخوش کاک بەهزات خاڵێکی نظامی فەرموو. بەڕێز سەرۆکاتی پەرلەمان وەڵامنی شەڕ ئەفخۆلە هەبی من پێ باش ئەس تاکیدی بە چەندێت بکەم ئەم خۆڵانەی خۆرەوە گفتوگۆ دەکات بۆ پەسەندکردنی بێتە ڕاستکردنەوە گفتوگۆ دەکات بۆ پەسەندکردنی. زۆر ڕاستە، دەست خۆش، زۆر سپاس. بەڵێ تەواو پەسەند دەکات، ڕاستە. بەڵێ ئێستا دەست بە گفتوگۆ دەکەن، گفتوگۆ و ڕادەربڕین. کاکاری خاڵی نظامی. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەس لە هەموو تێکستەکە ئەگەر سەیری بکەی شوێنێکی تیانە کە بڵین پەرلەمانی کوردستان کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن یاخود هەر لایەنێکی پەیوەندیدارتر ڕابسپێرێت کە سەرپشک بێت لە معاملەکردن لەگەڵ ئەنجامی گشتپرسیەکە لە 25 نۆ. سپاس. بەهەند وەردەگیرێت. بەلێ فەرموو بۆ گفتوگۆی فراکسیۆنەکان. ئێستا داوا دەکەین کە فراکسیۆنەکان پەیامی خۆیان بگێنن لە بەپێی پرۆتۆکۆل. فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان کاتمەت خۆشنافەرموو. زۆر سپاس.
بەناوی خۆی گەورە مێرەبان بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەرەتا بەناوی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان دەستخۆشی و پیرۆزبایی لەم دانیشتنە مێژوویە دەکەین و لە دەستپێشیشدا سڵاو بۆ گیانی شەهیدان دەنێرین درود بۆ ڕۆحیان سڵاو بۆ پێشمەرگە خاوەنی شکۆی کوردستان تەقدیر و خۆڕاگریش بۆ خەڵکی کوردستان کە بەرگەی شەڕێکی سەخت و فشارێکی زۆری قەیرانی دارایی و هەروەها کێشەگەلێکی سیاسی و دەرونی کرد دوجار ئەو بەرگەگرتنەی خەڵکی کوردستان نزیکمان دەکاتەوە لە گەیشتن بە ئامانجەکانمان ئەوەی ئەمڕۆژ ئێمە لەم هۆڵە کە بەرهەمی خەباتی خەڵکی کوردستانە لی بووینێتەوە تێدا دەگوزەرێ پێمان دەڵێ جارێکی دیکە یاسا واقع و مێژوو سەلماندی کە دەبێ بەیەکەوە کار بکەین و گفتوگۆ و زمانی دیالۆگ تاکە میکانیزمی کارکردنمان بێت بۆ خزمەتی خەڵکی کوردستان کە شایانی زیاترە ئەو پرسە چارەنووس سازەش کە بۆی کۆبوونێتەوە ڕیفراندۆم و مافی چارەنووسی خەڵکی کوردستان حەقە هەموو لایەک لە دنیا تێمان بگات ڕیفراندۆم پەیامی ئاشتی خەڵکی کوردستانە بۆ بەغدا پەیامی ئاشتی خەڵکی کوردستانە بۆ دراوسێکانمان و بۆ تەواوی جیهان ڕیفراندۆم پابەندبوونی گەلێکە کە 100 ساڵە مافی زەوت کردەوە ئێستاش ئەو گەلە دەیەوێ پابند بێت بە پرەنسیپەکانی یاسای نێودەوڵەتی بە شێوازێکی دیموکراسی و ئاشتی و سەردەمی ئەنجامی بدات ڕیفراندۆم ئەو میکانیزمە جیهانیەیە کە جیهانی شارستانی و مەدەنی و ئەوروپا بە تایبەت و جیهان بەگشتی 3 سەدەیە وەک شاکارێکی دیموکراسی مافەکانی مرۆڤ بە مرۆڤایەتی دەناسێنێت ئەگەر ئێستا خەڵکی کوردستان داوای ئەو مافەی خۆی دەکات حەقە تێمان بگەن ئەوە بارتەقای 100 ساڵ خەبات و قوربانیدانی گەلێکە بۆیە پێمان وایە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان جگە لە سەربەخۆیی هیچ گرنتێکی دیکەمان نییە وەکو خەڵکی کوردستان و پێکاتەکانی وڵاتی ئێمە بە هەموو ئاین و جۆرەکانیەوە بۆ دووبارە نەبوونەوەی ئەو جینۆسایدەی کە لە 100 ساڵی ڕابردوودا بەسەرمان هات تەنها و تەنها سەربەخۆیی و سیادەی خۆمان دەمان پارێزێتن بۆ زاکیرەی ئێمەش وایە دەوڵەتی دروستکردنی دەوڵەت مەترسی نییە بەڵام بێدەوڵەتی مەترسێکی گەورەیە هەروها بۆ ئاوردانەوەشمان لە دوێنێ تەنها سەربەخۆییە زامی زامەکانی 100 ساڵەمان دەکاتن بۆ ئێستاش سەربەخۆیی پاراستنی دەستکەوتەکانمانە و ڕێگریە لە کارەساتی دیکە کە کارەساتی گەورە لە ناوچەکەدا ڕووبدا بۆیە پێمان وایە دەوڵەت بە ئیرادە و بڕیاری گوێرەکان دروست دەبێ و نابێت چیتر ئێمە خەڵکی کوردستان دوودڵ و ڕاڕابین ئەو قۆناغەش کۆتایی هات کە بڕیارمان بەسەر فەرز بکرێ خۆمان بڕیاری خۆمان دەدەین خۆمان چارەنووسی خۆمان دیاری دەکەین مێژووش سەلماندیەتی کە گەلی دوودڵ و ڕاڕا هەمیشە بندەست و بێدەسەڵاتە بۆ ئایندە و سبەیش پێمان وایە ڕاپرسی و ڕیفراندۆم دڵنیان ئەو دەوڵەتەی کە دروست دەبێت لە سایەی ئەو ڕاپرسیەدا سەرزەمینی لێبوردەوی و بەیەکەوە ژیان و برایەتی پێکاتەکانی کوردستان دەبێت کە گەلی کوردستان بە هەموو پێکاتە ئاینی و نەتەوەیەکانی ئەوەی سەلماندووە کە لە ماوەی ڕابردوودا لە ساڵی 91 تا بە ئەمڕۆ دەگات چ نمونەیەکی پێکەوە ژیانی پێشکەش کردووە پێمان وایە چەتری دەوڵەتمان زیاتر ئەو سایەیە ئارامتر دەکاتن دەوڵەتی کوردستان ئومێدمان وایە کە بنیاد دەندرێ دەوڵەتی یەکسانی و هاوڵاتی بوون و دەوڵەتی پێکاتە ئاینی و هەموو لایەک بێتن و دەوڵەتی مەدەنی و دیموکراسی بێ و نمونەیەک بێ لە ناوچەکەدا کە پەنجەی بۆ درێژ بکرێ بە جوانی ئێستاش بەداخەوە دوای ساڵێک و 11 مانگ پەرلەمان بە بارێکی نالەباردا ئاراستەکراو لە کار کەوت خۆشحاڵانە ئەمڕۆ ئیرادەی گەلەکەمان و هەوڵی دڵسۆزانی خەباتی دیموکراسی و دامەزراوەیی و بەسەر ئاستەنگەکان دازاڵ بوو و سەرکەوت بۆیە داواکارین هەمومان بەیەکەوە هەنگاو بۆ ئایندە بنین و تەواوی جیاوازیەکانمان لە نێو یەک کەوانەدا کۆ بکەینەوە کە ئەویش پێی دەگوترێت دەوڵەت پێی دەگوترێت سەربەخۆیی بۆ ئێمە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان جارێکی دیکە تاکید دەکەینەوە کە چیت بە ئاور لە ڕابردوو نەدەینەوە ڕوانینمان بۆ ئایندە بێ محکوم نەبین بە ڕابردوویەک کە هەمومان قسەمان لەسەری هەیە با محکوم بین بە ئایندەیەکی گەشت بۆ گەلی خۆمان دەستەبەر بکەین و زامنی بکەین
لە کۆتاییشدا بە ناوی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان جارێکی دیکە سپاس بۆ خۆڕاگری پێشمەرگە، سپاس بۆ بنەماڵی سەربەرزی شەهیدان، سپاس بۆ سەبر و تەحملی خەڵکی کوردستان کە بەرگەی هەموو ناخۆشیەکانی گرت ومێد دەکەین لە ئایندەدا دووبارە نەبنەوە. سپاس بۆ وڵاتانی هاوپەیمانان کە هاوکارمان بوون لە سەرخستنی گەورەترین شەڕ لەگەڵ بەهێزترین دڕندەی سەرزەمین کە داعشمان تێکشکان. سپاس بۆ هاوکاری هەموو ئەو وڵاتانەی بە تایبەت لە ساڵی 1991 لە دوای دروستبوونی نەوای ئارام تا بە ئەمڕۆ دەگەین بوونە هۆی ئەوەی کە ئێمە ئێستا ئەو گەلە پارێزراو بین ئەو کارە ساتانەی بەسەرمان هات بەردەوامی نەبێتن. جارێکی دیکە وێڕای پیرۆزبایی بەکارکەوتنەوەی پەرلەمانی کوردستان دەستخۆشیش پێشکەش بە هەموو ئەو هێزولایەنە سیاسیانە دەکەین کە هەوڵی زۆریاندا تا بە ئەمڕۆ یشتین. هیوادارین هەوڵەکانیان بەردەوام بێت لە ئایندەدا زیاتر مکوڕمان بکالەوەی کە بەیەکەوە هەمومان بتوانین هەنگاو بۆ ئایندە بەهاوێژین. داواکاریشین 25 ئەیلول کە بەلای ئێمە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان تەواوکەری هەموو شۆڕشەکانمانە بکەینە ئەو کەرنەڤاڵە میلیە، هەموو پێکاتە ئاینیەکان، هەموو جیاوازیەکانی کوردستان، هەموو هێزولایەنە سیاسیەکان بیکەینە ئەو کەرنەڤاڵە میلیە تاکە دیاری ئێمە دەبێتن هێزولایەنە سیاسیەکان بۆ گەلی ستەمدیدەی خۆمان بۆ قوربانیەکانی کە داومانە 25 ئەیلول بکەینە کەرنەڤاڵێکی میلی بە دەربێت لە هەر بە حزبیکردنێک، بە دەربێت لە هەر بە شخصیکردنێک، بەڵکو ئەو کەرنەڤاڵە میلیە کەرنەڤاڵی سەرکەوتنی ئیرادەی ئەو گەلە بێتن کە لە پێناویدا 100 ساڵ قوربانی داوە. کەرنەڤاڵی میلیش لەلای ئێمە دوجار لە 25 ئەیلولدا دەنجی گەل بەدیار دەکەوێت، ئیرادەی گەلێک بەدیار دەکەوێت، دەنجی گەل، بڕیالی گەل سەرچاوەی هەموو بڕیارەکانە، سەرچاوەی هەموو دەسەڵات و سەروەریەکانمانە. بۆیە دووبارە داواکارین لە 25 ئەیلولدا گەلی ئێمە وەک هەر وەک چاوەڕوانی لێ دەکرێتن بە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان زامی برینەکانمان ساڕێژ بکەم. لە کۆتاییشدا جارێکی دیکە سڵاو و درود بۆ ڕۆحی شەهیدە نەمرەکانمان کە ئەمڕۆ لە سایەی خوێنی ئەوان، لە سایەی گیانی ئەوان ئێمە لە کوردستاندا هەنگاو بۆ تەحقیقکردنی ئامانجەکانی ئەوان دەنێن. سڵاو بۆ پێشمەرگە کە ئەفسانەی داعشیان تێکشکان، سڵاو بۆ پێشمەرگە کە ئەو ناوە ناوخۆییە کە ئێمە شانازیمان پێدەکرد ئێستا لە هەموو جیهاندا شانازی پێدەکرێت. سڵاو لە خەڵکی کوردستان. فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان 15 ئەیلولی 2017. سپاس بۆ بەڕێز ئومێد خۆشناو. بەڕێز کاک دلێر ماوەتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڕێز سەرۆکاتی پەرلەمانتارانی خۆشەویست، من سەرەتا لە جیاتی فراکسیۆنی سەوز لە ڕووی سیاسیەوە پشتگیری ناوەڕۆکی ڕژنووسەکەکەم و بابەتی قسەکردن لەسەر بواری یاسایی ڕژنووسەکە بۆ هەواڵەکانی بەجێدەوە. دیارە دوای ئەوەی کێشەکان پەریان سەند و ئاڵۆزکان لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم لە دوجاردا پەخستنی پەرلەمانی کوردستانی لێکەوتەوە. بەچێتی نیشتیمانی کوردستان سەرەڕای ڕوونی هەڵوێستەکانی لەم ڕووەوە، بەڵام ئەم هەڵوێستەی خۆی نەکردە بیانویەک بۆ خۆ دوورگرتن لە لێپرسیاوێتی، بەڵکو بە پێچەوانەوە ماوەی 2 ساڵە لە هەوڵێکی بەردەوامدایە بۆ ئاساییکردنەوەی ڕەوشەکە و هەرگیز ئاڵای بێئومێدی هەڵنەکردووە، بەڵکو لە جاران گەرمتر کەوتە هەوڵ و تێکۆشان بۆ لێگزیکردنەوەی بیر و بۆچوونەکان و هەوڵدان بۆ کاراکردنەوەی پەرلەمان. جارێکی تریش هاتنە پێشەوەی ڕیفراندۆم و مافی چارەی کۆنووسین زیاتر لە جارانی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنەکەی شێرگیرتر کرد کە دەبێ هەوڵەکانی چڕتر بکاتەوە بۆ ئەوەی دوجار بریارەکانی ڕیفراندۆم لە دەستگا شەرعی و یاسایەکەی پەرلەمانی کوردستاندا دەربکرێت و دەرەنجامەکەی لە نێو کۆمەڵانی خەڵک و نێوەندە نێو دەوڵەتیەکاندا پڕبایەختر تەماشا بکرێت. ئەمە جگە لە بەردەوام بوون لەسەر یاسا دەرکردن و چاودێریکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم، هەروەها بۆ تەواوکردنی کاری لیژنەی دارشتنی پرۆژەی دەستوری هەمیشەیی.
دیارە پەرلەمان دەتوانێت ڕۆڵێکی گرنگ بژێڕێ لە باشکردنی باری گوزەرانی خەڵک پێگەی یەکێتی و قورسایەکەی شاهدی ئەو ڕاستیەشن. ئەمڕۆ هێزە سیاسەکانی کوردستان لە هەموو ساتێک زیاتر ئەرچی قورسیان کەوتۆتە سەرشان بەبێ یەک ڕیزی گەلەکەمان و هێزە سیاسەکان محاڵە بتواندرێ ئەمەرکە قورسە بە ئاکام بگات. بۆیە کاراکردنەوەی پەرلەمان سەرەتای ئەو ڕێگەیەیە کە دەبێت لێرەوە هیوا و ئومێدی نوێ لە نێو ڕوحی تاک بە تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بچێنین بەداڕشتن و پلانی واقعیانە بۆ چارەسەرکردنی تەواوی قەیرانەکان لە پێش هەمویانەوە چارەسەرکردنی بژێوی سەختی ژیانی خەڵک. وەک یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی سەوز پێداگری دەکەین لەسەر ئەو حەو خاڵەی کە لە دوا کۆبوونەوەی کۆمیتەی سەرکردایەتی بە کۆی دەنگ بڕیاری لێدراوە و سەرجەم هێزە سیاسەکانی تر پەسەندیان کردووە و لە کۆبنەوەکانی ئایندەدا خاڵ بە خاڵ پێداگری لەسەر جێبەجێکردنیان دەکەین، بڕیار و یاسای پێویستیان بۆ دەردەکەین لەگەڵ لایەنەکانی تردا. ئەمڕۆ خۆزگەمانە خەست و هەوڵی زۆرماندا لە خوشکوبرایانمان لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لێرە لەگەڵمان بەشدار بوونایە. هیوادارین لە کۆبنەوەکانی داهاتوودا هیچ ئاستەنگ و گرێ کوێرەیەک نەمێنێت و هەمووان لە پێناوی بەرژەوەندی گشتی بەشداری کۆبنەوەکان بکەین. لە کۆتاییدا سەرباری هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو فراکسیۆنەکان و فراکسیۆنی سەوز و بەرزنرخاندنی هەوڵی نێوەندە نێودەوڵەتیەکان داواکارین کە هەمیشە دەرگای گفتوگۆ ئاواڵا بێت لەگەڵ ئەو نێوەندانە بۆ دەستەبەری زیاتری مافەکانی گەلی کوردستان و چەسپاندنی مافی چارەی خۆنووسین. جارێکی تر پیرۆزە کاراکردنەوەی پەرلەمان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان 15/2007. سپاس بۆ بەڕێز دولێر ماوەتی. بەڕێز کاک ئەبوو بەکر هەڵەبنی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو بەفەرمێ. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، ئێمە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆشحاڵین کە هەوڵ و ماندووبوونی حیزبەکەمان و فراکسیۆنەکەمان و هێزە سیاسەکانی تری کوردستان و هەموو دڵسۆزان ئەمڕۆ هەنگاوێک بە ئاکام گەیشتووە کە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە. ئێمە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە دەستکەوتێکی گەورە ئەبینین، چونکە تەنها ئێمەی پەرلەمانتاران ئەزانین کە ئەم دوو ساڵە لە غیابی پەرلەمانی کوردستاندا میلەتەکەمان هەم لە دەرەوە ئابڕوو سومعی هەم لە ناوەوە چ زیانێکی کردووە و کاروانی ئیسلاح و ریفۆرم چۆن دواکەوتووە و کۆمەڵێک بڕیار و ڕێوشوێن گیراونەتە بەر کە بە بارگرانی لەسەر میلەتەکەمان شکاوەتەوە. بۆیە پێمان وابوو ئێمە هەر لە سەرەتاوە کە خستنی پەرلەمانی کوردستان ستەمێکی گەورە و هەڵەیەکی گەورە بوو و مێژوو هەرگیز لە بیری ناکات و بەداخەوە ئێمە ئەمڕۆ یعنی ئەبوایە ئەم دوو ساڵە دەیان یاسا و بڕیاری باشترمان دەرکردایە و گوزەرانی خەڵکی کوردستانمان باشتر بکردایە کە ئێمە خاوەنی داهات و سامانێکی زۆرین. بۆیە ئێمە وەک فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لێرەوە داوای لێبوردن لە گەلەکەمانەکەین کە دوو ساڵ ئێمە نەمانتوانی نوێنەرایەتێکی حەقیقی ئەوام بکەین، هەرچەندە وەک فراکسیۆنی یەکگرتوو کەمترین پشکمان هەبووە لەم ڕووداوانەی کە ڕوویداوە، بەڵام لە ئاستی میلەتەکەمانە هەر حەز بە شەرمەزاری ئەکەین و داوای لێبوردنیان لێ ئەکەین کە دوو ساڵ لە تەمەنی ئەوان کە متمانیان بە ئێمەدا نەمانتوانی خواست و داواکانیەکانیان بەجێبهێنین. لەلایەکی تر نەدەکرا ئەم دۆخەوەکو خۆی بمێنێتەوە، بۆیە ئەوایە بیر لە ڕێگا چارەیەک بکەینەوانێت تاوەکو ئەم دۆخە چەقبەستوە سیاسی و ئابوورێ بەردەوام نەبێت. ئێستاش لای ئێمە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان باشترین بژاردە بریتێ لە تەوافق و ڕێکەوتن. بۆیە ئەم کۆبوونەوەی بەردەوام بێ، بۆیە ئەبێ زمانی لێگەیشتن بەکراوەی بهێڵینەوە و دەرگاکان ئاوەڵا بن بۆ ئەوەی برایانمان لە فراکسیۆنی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە هاوپیشەمانن بێنەوە ناو ئەو هۆڵی پەرلەمانی کە کەس خێری پێ نەکردوون و میلەت دەنجی پێداون و حەقی شایستەی خۆیانەوە لێرەوە درێژە بە خەباتی مەدەنیانی خۆیان بدەن. بۆیە پێمان وایە نابێ ئەم جەلسەیە کۆتایی دنیا بێ و هەمومان ئەبێ
واقع بینانە سێری ئەم بارودۆخە مەترسیدارە بکەین کە گەلەکەمانی تیاپەڕێ کە ئەویش ئەمانی خوارەوە یەکەم لەسەر پرسی ڕیفراندۆم و سربەخۆیی ئەوە استراتیژێکی گەورەی ئێمەیە ئیستیحقاقی میلەتەکەمانە و چارەسەرە کە ئەم عێراقیە هیچ قوارێکی مقدس نییە و ئێمە 100 ساڵە لەم ناو چوارچێوێدا جگە لە خوێن و کیمیایی و ئەنفال و جینۆساید و تعریب و تەبعیس و تەرحیل و حەشدی شعبی و حرەسی قەومی و قوواتی دیجلە و حرەسی جمهوری و ئەو ناوتۆرانە زکر هیچ شتێکمان نەچنیوەتەوانێت مافی خۆمانە ئەمەش بە یەک ڕزی دێتە دی ئێمە پێمان وایە ڕیفراندۆم هەنگاوێکە بەرەو سەربەخۆیی ئەمەش پێویستی بە 4 کۆڵەکە و پایی بەهێز هەیە تۆکمەیی ناوخۆ تەفاهم لەگەڵ بەغدا تەطمینکردن و دڵنیاکردنەوەی دەرو جیرانەکان وەرگرتنی گرنگی نێودەوڵەتی تا پشتیوانمان بن چۆن کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێمەیان فرامۆش کرد پشتگیریان لە ئێمە نەکرد لە کاتی هەڵمەتەکانی جینۆساید ئەبێ قەرەبووکردنەوەی ئەو فەراغا و ئەو بێ ئەرزشکردنەوەی گەلی کوردستان لە ڕابردووە لە داهاتوودا بیکەنەوە و لەسەر ئاستی ناوخۆش کە هەندێک ڕێوشوێن گیراوەتە بەر ئێمە پێمان وایە ڕیفراندۆم ئەبێ پرۆسەیەکی سەرکەوتوو بێ بۆیە پێویستی بە 3 زەمینە سازی هەیە زەمینە سیاسی یاسایی بەوەی ئەم پەرلەمانی کوردستانە لە ئەوەڵ و ئەخیرا سەرپەرشتی ئەم پرۆسەیە بکە بە بڕیارلێدانی بە چاودێریکردنی و هەتا ئەگەر هاتە پێشەوە بە دواخستنی ئەم پرۆسەیەش ئەبێ بڕیار لای پەرلەمانی کوردستان بێ لەسەر ئاستی سیاسی پێویستیمان بە کۆدەنجی نیشتیمانی هەیە بۆیە ئەبێ هەموو هەوڵەکان سربەخۆیی بۆ کوردستان ئەوە ئەهێنێت کە ئێمە سازش بۆ یەکتری بکەین تەنەزول بۆ یەکتری بکەین و لە سەر هەندێک عینادی شخصی بەرامبەر بە یەکتر و هەندێک دەستکەوتی حیزبی بینە خوارەوە و سێمین شت لە هەمووی گرنگتر ئەوەیە کە زەمینە سازی کۆمەڵایەتی بۆ بکەین چونکە میلەتەکەمان بە گیرفانی خاڵی بە دەرونی شێوا و لەولاوە بە باخەڵی بەتاڵەوانە ناتوانێت بچێتە بەردەم سنووقەکانی دەنگدان هیوادارین بە پرسانی حکوومەت ئەم هەنگاوەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هاندەریان بێ بۆ ئەوەی کە لە داهاتوودا دڵی ئەو میلەتە خۆشکن و ئەمڕۆی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لەسەر ئەرز و پراکتیکیش هەنگاوێکی تریشی بەدوایە بێت کە لە داهاتووە میلەتەکەمان دڵی خۆش ببێ و وەک چۆن لە یەکەم کەرنەڤاڵی پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 بەو جۆش و خرۆشەوە ڕۆشتن ئاوا لە 25 ئەیلولی شا بە هەمان جۆش و خرۆشەوە بڕێن بە بەڕێزان لەو کاتانەی یەکدەنگ و یەک ڕیز بووین کە ڕاپەڕینمان کرد چونکە یەکدەنگ بووین کە کۆڕەومان کرد چونکە یەکدەنگ بووین کە شەڕی تیرۆرمان کرد چونکە یەکدەنگ بووین بردمانەوە کە مافەکانمان بۆ یەکەم جار لە دەستورا چەسپان هەر بردمانەوە ئێمە میلەتێکین هەموو ئەو سەرکەوتنانی لە ڕابردووە بەدەستمان هێناوە هی کۆدەنجی و یەک ڕیزیمان بووەوە هەموو ئەو نوشستانی کە ڕوبەڕوشمان بۆتەوە هی پەرتەوازەی و ناکۆکی دوورە پەرێزیمان بوو ئەوە تا ئێستا ئەبینین کە دوژمنەکانمان بە شیعە و سوننەوە بە عیلمانی و ئیسلامیەوە لەسەر خواستەکانی گەلی کورد هەموو یەکن من یەک حادیسە بیر ئێوە دەهێنمەوە ئەو زاتەی کە پێی ئەوترا تاریخ هاشمی لە بەغاوە جوامێرێکی وەکو مام جەلال بە فڕۆکە دەربازی کرد بۆ هەرێمی کوردستان 3 دانە مانگ حەواندیەوە لە قەڵاچوالان بەڵام کاتێک هەر بە فڕۆکەی کوردستانی لە فڕۆکەخانەکانی کوردستانەوە چوە تورکیا بۆ ڕۆژی دواتر بەداخەوە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی گرێدا وتی لە هەڵبژاردننیدا هاتووە سەرۆک کۆمار ئیستیحقاقی عەرەبی سونێ نەکی کورد ئەمە هاوبەشەکانمان لە عێراقا بۆیە ئەوان ئەمڕۆ یەکدەنگن ئەوە تا ئەم ئیجراعاتانە کە هەمووی نەفەسی شۆڤێنیە لە دژی پارێزگاری کەرکوب و ئەو ئاژۆیانەی بۆ لابردنی سەرۆک کۆمار و ئەو بڕیاری بەڕەتکردنەوەی ڕیفراندۆمی گەلی کوردستان و ئیجراعاتت لەسەر ئەرز و جوڵاندنی هێزی سەربازی کۆبوونەوەی شەوانەی یەکە سەربازیەکان لەسەر ئەمانە هەموو مەترسین ئەبێ ئەم مەترسیانە یەک ڕیزمان کە خلافە سیاسیەکانمان وەلا بنین بەڵام هەرگیز نابێ ئەم خلافانە لەسەر فەرامۆشکردنی ئیسلاحات و ڕیفۆرم بێت چونکە ئێمە پێمان وایە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە ئاسەوار و زیانەکانی گەندەڵی لە تیرۆر خراپترە لەلایەکی تری شەوانێ ئەبێ ئێمە ئەمڕۆ کە پەرلەمانی کوردستان کارا دەبێتەوە ئەبێ ئێمەی پەرلەمانتاران بە هەموو فراکسیۆنە جیاوازەکانەوە چیدی ڕازی نەبین کە ئیلا ئەبێ پەرلەمانێکی کارامان هەبێ خاوەن بڕیارمان هەبێ خاوەن دەسەڵاتمان هەبێ ئەبێ پەرلەمان بە مانای کەلیمە دەسەڵاتی هەبێ لەسەر هەموو ئاستەکان و هەموو بڕیارە چارە نووسازەکانی گەلی کوردستان هەبێ لەم هۆڵۆ بن و ئێمە وەکو پەرلەمانتاران وەکو فراکسیۆنە جیاوازەکان نەقەتمان نەعومرمان نەسومعەمان هی ئەوە نییە لە ڕاستەیە بە پەرلەمانێکی ناکارا و بێدەسەڵات ڕازی ببین
بۆیە ئێمە ئیدانەی هەموو ئەوە وێستانە ئەکەین کە لە بەغا لە دشتی کورد جوڵێنراون و پێمان وایە ئیرادەی گەلی کوردستان کە بە ئەنفال و چیمیاباران بە جینۆسایت کۆڵی نەدا دڵنیاین کە خواستە نەتەوەیە چارە نووسازەکانی ئێمە پشت بەخوای گەورە و بە یەکدەنجی خەڵکی کوردستان و بە خۆڕاگری ئەم میلەت و بە پشتیوانی دۆستەکانمان لە داهاتوودا دێتە دی و هەموو ئەو بڕیارانەش کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم ماوەیەدا کە دەری کردوون پێویستە لە داهاتووە فراکسیۆنەکانی پەرلەمان کار بۆ ڕاستکردنەوەیان بکەن لە بڕیارەکانی پاشەکەوتی موچە لە بڕیارەکانی زیادکردنی باجی و سەرانەکان و هەروە هەموو ئەو داهاتانەی نەوت ئەبێ جارێکی تر بۆ خۆشگوزەرانی خەڵکی کوردستان بەکاربهێنرێ. زۆر سپاس بۆەوە. سپاس بۆ بەڕێز سەبوو بەکرا لە دنی بەڕێز ئەبوو کاروان فراکسیۆنی ئازاد. زۆر سپاس بەڕێزان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، بەڕێزان ئەندامانی پەرلەمان، دوای ساڵێک و 11 مانگ لە پەخستنی پەرلەمان ئەنجام نەدانی کۆبوونەوەکانمان هەستێکی پڕ لە نیگەرانی و هەروەها خۆشیش دایگرتوون کە بۆ ماوەی 22 مانگە ئەم پەرلەمانە و کارە پیرۆزەکانی کرایە قوربانی ململانەی ناڕەوا و لە بڕی ململانەی شارستانیانەی پەرلەمانی، ململانەی تەسکی حیزبایەتی و کۆبوونەوەی دوور و درێژی بێبەرهەمی حیزبی و زمانی زبر و یەکترشکاندن و تەخوێنکردن بووە بەدید. کاری پەرلەمانی کوردستان وەک لای هەمووان ڕوونە دەرچواندنی یاساکان و چاودێریکردنێتی، هەروە پەرلەمان ڕۆلی گەورەش لە بەدیهێنانی خەونی میلەتدا دەبینێت. بەڵام ئەم پەرلەمانە بۆ ماوەی نزیکەی 2 ساڵە ئەم کارە پیرۆزانەی لێز لەوت کراوە. بەڵێ ئەمڕۆ جارێکی تر لەم هەلومەرجەدا، لەم هۆڵەدا، لەم چرکە سادە هەستیارەی کە میلەتەکەمان پێدا تێپەڕ دەبێ کۆبووینەوە بەبێ ئامادەبوونی چەند فراکسیۆنێک و پەرلەمانتارێک کە بە حەق بە دڵنیایی وە کاریگەری دەبێ لەسەر کاراکردنەوەی پەرلەمان و کۆدەنگی لە بریارەکان بە تایبەتی لەسەر پرسە چارە نووسازەکان. ومێد دەکەم ئەو لایەنانەی بوونە هۆی پەکخستنی پەرلەمان بە پێی ئەندازەی بەرپرسیارەتی و بەشداریان لانی کەم سوودیان لە هەڵەکانی ڕابردوو بینی بێت و جارێکی تر هیچ کەس و لایەنێک لەژێر هەر پاسایەکدا بێت دەستی بۆ نەبن و بەڵەیەکی ڕەشتر نەخرێتە نێوچاوانی ئەزموونەکەمان. بەڕێزان، پێش پەکەوتنی پەرلەمانی کوردستان چ وەک پەرلەمانتار، چ وەک حیزبی سیاسی و چەند پەرلەمان تر و حیزبی دیکەش هەوڵماندا بۆ ئەوەی پەرلەمان لە کار نەخرێت، بەڵام ململانەی حیزبی گوێنەگرتن لە یەکتر بایەغ نەدان بە تەوافقی سیاسی لەم قۆناغە گرنگەی کە گەلەکەمانی تێدا دەگوزارێ، گوێنەدان بە یاسا و ڕێساکان، محوەربەندی بەرامبەر یەکتر، کارکردن بە عەقڵیەتی دۆڕا و براوە، ئەمانە و دەیان بابەت و هۆکاری تر بوونەهۆی پەکخستنی پەرلەمانی کوردستان کە مەرجەعێکی گرنگی یاسایی و سیاسی هەرێمی کوردستانە. پەکخستن و ئفلیچکردنی دامەزراوەیەکی شەرعیوە کاری کردە سەر تێکڕای وەزعی کوردستان و تەنانەت تێڕوانینی دۆستەکانمان لە دەرەوەی وڵات لەسەر ئەزموونی کوردستان. ئاساییکردنەوەی پەرلەمان یەکێک بووە لە خاڵە سەرەکیەکانی کارە سیاسیەکانی حیزبمان و چەندین لایەنی سیاسی و نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و نووسەران و ڕۆشنبیران و سەرجەمچین و توێژەکانی هەرێمی کوردستان جگە لە هەوڵ و کۆشش لە میانەی کۆبوونەوە و دیدارەکانمان لەگەڵ یەک بە یەکی حیزبە سیاسیەکان. پەرلەمانی کوردستان بەری ڕەنج و خەباتی قوربانی گرانبەهای کۆمەڵانی خەڵکی کوردستانە، هەروە باڵاترین دامەزراوەی شەرعی خەڵکە، مایەی قبولکردن نییە کاراکردنەوەی بە شێوەیەکی شکلی بێت. بۆیە ئێمە وێرای تەکیدکردنەوەمان لەسەر پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم لە نێو پەرلەمان و
تێپەڕاندنی ئەو دۆزەڕەوایی گەلەکەمان کە ساڵەهای ساڵە خەبات و تێکۆشان و قوربانی بۆ دەدات لە هەمان کاتدا جەخت لەسەر ئەم خاڵانەی لای خوارەوە دەکەینەوە. یەک، هەنگاونان بۆ باشکردنی ژیان و گوزەرانی خەڵکو و لە پێش هەمووشیانەوە هەڵوەشانەوەی پاشەکەوتی زۆرم لێی موچە کە سیستەمی موچە و دەستکاریکردنی لە سڵاحیەتی حەسری پەرلەمانی کوردستان. دوو، جەخت لەسەر هەموارکردنەوەی یاساکانی وەبەرهێنان و نەوت و گاز و یاسای خانەنشین و یاسای کار و یاسای ئیمتیازی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوەکان دەکەینەوە بە ئاراستەی بەرژەوەندیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکە ڕەنجدەر و زەحمەتکێشەکەی. سێ، جەخت لەسەرەوە دەکەینەوە کە پێویستە هەرچی زووە پەرلەمانی کوردستان لە کارە پێشینەیەکانی تەواوکردنی پرۆسەی نووسینەوەی دەستوری هەرێم و چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم بێت بە تەوافقی سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمان و لایەنە سیاسەکانی کوردستان. نەبوونی دەستور کاریگەری ڕاستەخۆی هەبوو لەسەر چارەسەر نەکردنی کێشە یاسایی و سیاسەکان. هەوڵدان بۆ تەواوکردنی دەستور ئەرکێکی تری بە پەلەی پەرلەمانی کوردستانە. لە کۆتاییدا جەخت لەسەر ئاساییکردنەوە و کاراکردنەوەی پەرلەمان دەکەینەوە. هیوادارین مەبەست لەم هەنگاوە تەنها جێبەجێکردنی ئەجنیدایەکی حزبی نەبێت و سەرەڕای گرنگی ئەنجامدانی ڕیفراندۆم کە بابەتێکی ژیانیە بە نسبەت گەلی کوردستانەوە کاروانی کاری سیاسی بەڕێو شوێن و ئاسایی و یاسایی خۆیدا بڕوا و لە کاتی خۆشتا بێدەوە خستن هەڵبژاردن پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم ئەنجام بدرێت و بۆیە لەم کۆبوونەوەیدا پێشنیار دەکەم ڕاستپاردەیەک بۆ ئەو مەبەستە دەرچێت لەگەڵ ڕێزدا ئەبوکاروان فراکسیۆنی ئازادی لە پەرلەمانی کوردستان. بەڕێز کاک عەبدوڵڵا فراکسیۆنی سۆشیالیست. بەناوی خوای گەورەی میهرەبان بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، خۆشحاڵین بۆ ئەنجامدانی ئەم دانیشتنەی پەرلەمانی کوردستان. پێویستە بە یەکگرتووی هەوڵەکان بخەینە کار بۆ داهاتووی هەرێمی کوردستان، بە تایبەت پشتیوانی لە ڕێفراندۆم چونکە هەنگاوێکی مێژووی سەروەری هەیە لە خەباتی ڕزگاری نیشتیمانی گەلی کوردستان کە بۆی تێکۆشاوە. لەو پێناوەشدا هەزاران شەهید و قوربانی گەورەمان داوە، هەر لە ئەنفال کیمیاران ڕاگواستن. داواکارم هەوڵەکان بخرێتە گەر بۆ زیاتر یەخستنی نێوماڵی کوردی و بۆ پێکەوە ژیانی نیشتیمانیانە کە پێکەوە هەوڵەکانمان بەردەوام بێت بۆ داهاتوویەکی گەشت بۆ هەرێمی کوردستان کە لە سربەخۆییدا خۆی بینێتەوە، بۆ ئەوەی ژیانێکی سربەست و خۆشگوزەرانی بهێنین بۆ هاوڵاتیانی کوردستان. زۆر سوپاس. بەڕێز باپیر کامەلە ئاراستەی سێن. سەرەتا خۆشحاڵم بەوەی کە ئێمە بەڕەو ڕۆژێک دێین کە ڕۆژێکی مێژوویە و وەرچەرخانێکی مێژوویە بەرەو قۆناغێکی تازەی خەباتی سیاسی نەتەوەکەمان دەڕوات، بزوتنەوەی سیاسی بەرەو قۆناغ و دەستپێکێکی تر لە ڕوویەکی ترەوە بەرەو قۆناغێکی تری پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن کە سەرەتاکەی لە کاراکردنەوەی پەرلەمان دەست پێ دەکا. بەداخەوە کە دەبوو هەموو ئەندام پەرلەمانەکان لێرە بووان کە بە هەر گرفتێک بێ نەهاتوون ومێد دەکەین لە کۆبوونەوەی داهاتوو بە هەمومانەوە پێکەوە بتوانین ئەو قۆناغە ڕاگوزارەی و ئەو پێشهاتە سیاسیانەی کە لە ناوچەکەدا
چاوەڕە دەکرێن پێکەوە تێپەڕێنین چ قەیرانی سیاسی چ قەیرانی دارایی کە ڕوبەڕووی گەلەکەمان بۆتەوە هەموو لاکمان دەزانین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زنجیرە ڕووداوێک ڕوویداون ئەو زنجیرە ڕووداوانە بوونەمایی هەڵوەشانەوەی هاوکێشەی بەرژەوەندی نێودەوڵەتی و هەرێمیەکان ئێستا ململانەیەکی توند لە ناوچەکە هەیە بۆ ڕێخستنەوەی هاوکێشەی بەرژەوەندیەکان کەواتە قۆناغێکی تازە لە ناوچەکە دەست پێ دەکات لە گۆڕ ئەو قۆنغەدا گەلی کوردستان و قۆناغەکە لێمان دەخوازێت کە تەبایی سیاسی بێتە دی لە نێو هێز و لایەنە سیاسیەکان ئەوەش بەچی دێتە دی بە یەکتری قبوڵکردن و گەلی کوردستان ناتەبایی کۆمەڵایەتی کەوتۆتێ ئەوەش دەبێ هەمومان هەوڵدەین تەبایی کۆمەڵایەتی بێت ئەوەش چیمان لە دەخوازێت چاکترکردنی ژیان و بژێوی خەڵک بۆیە لەو قۆناغەدا ئەرچی پەرلەمانی کوردستانە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن نەک ئەو قۆناغی کە پێشتر تێمان پەڕاندە و بیگەڕێنینەوە سەرێ قۆناغێکی تازە دەست پێ بکەین بۆ ئەوەی بتوانین تەبایی سیاسی و کۆمەڵایەتی بۆ پێشوازیکردن لەو پێشاتە لەلایەکی تر ئێمە لە ڕابردوودا دیتمان ئەو ناتەبایە سیاسیە تێنەگەیشتن بۆ قۆناغەکە بە چ ئەنجامێکی گەیاندین پێویستە پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکان بە تایبەتی و لایەنە سیاسیەکانیش کە لە پشتی فراکسیۆنەکانەوەن تێگەیشتنێکی دروستیان بۆ قۆناغە هەبێت کە قۆناغێکی هەستیار و ڕاگوزارە کە قۆناغێکی هەستیار و ڕاگوزارە ئێمە ناکرێت بەرژەوەندی خۆمان نەخەینە پێش بەرژەوەندی وڵاتان کە لێرە ململانیانە بۆ ئەوەش بۆ داکۆچیکردن لە بەرژەوەندەکانی باڵای گەل پێویستمان بە یەکڕیزی و تەبایی زیاتر هەیە و بەرپرسیارەتی گەورە دەکەوێتە سەر فراکسیۆنەکان کە بتوانن هەماهەنگی زیاتر بکەن و تەجاوزی ئەوەی کە لە ڕابردوودا ڕوویدا و نەچینەوە سەر چوارگۆشەی یەکەم بە نەفەسێکی تر بە شێوازێکی تر کە قۆناغێکی تازە دێت پێویستە ئامادەکاریێکی تازەی بۆ بکرێت بۆیە جارێکی تر پێویستە ئێمە هەوڵێکی تر بدەین بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و هەموو ئەو لایەنانی تر کە نەهاتوون بێن بەشداری بکەن بە هەرچی بێت بە هەر نرخێک بێت بۆ گەلەکەمان وا قازانجا ڕازیان بکەین ڕازیکردنیان بەمەبستی ئەوەیە کە یەکتری قبوڵکردنەکەیە و ئەوانیش ئەرچیانە لەو قۆناغەدا سازش بکەن لەسەر بەرژەوەندی حیزبیەکان بێن بەرەو بەرژەوەندی باڵایگەل و هەمومان بەیەکەوە ئەو بەرژەوەندیانە بخەینە پێش بەرژەوەندی حیزبیەکانەوە ئەوە دەمانگاتە منزڵگایەک کە هەموو ئەو مەترسیانەی لە میدیاکاندا ئاماژەی پێ دەکرێت من پێم وایە ئەو مەترسیانە هێندە گەورە نین گەورە دەکرێن ئەوەی کە لە هەمووی مەترسی ترە ناتەبایی ناو خۆمانە تەبایی خۆمان زامن و مسۆگەرکردنی مافەڕەوەکانمە وەدی هێنانی خەونە لە مێژینەکانی گەلەکەمانە کە هەموو خەبات و تێکۆشانمان بکە و خوێنمان بۆ داوە و بەرپرسیارەتیە و بەرامبەر شەهیدەکانمان بۆیە ئێمە کە بەرپرسیارەتەکە ئەو بەرپرسیارەتە بخەینە ئەستۆی خۆمان و بۆ ئەوەی بگەین بە ئامانجەڕەوا گەلەکانمان پێویستمان بە ئەوەیە تەجاوزی ڕابردوومان بکەین و قۆناغی تازەی کارکردنمان لە پەرلەمانی کوردستان قۆناغێکی تازە بێ و بە شێوەیەکی جانی لێبوردەیی بێت نەک بیرلێکردنەوە یان وەکو ئەوەی لە ڕابردوو لە قۆناغێکدا بووین وەکو سەرەتای بانگەشەی هەڵبژاردن بێت ئەوە تەجاوز بکەین ومێد دەکەم سەرکەوتوو بین هەموو لایەکمان بۆ پێشوازیکردن لەو قۆناغا ومێد دەکەم بە ڕوحی تەبایی و برایەتی بتوانین بەرەو ئەنجامدانی پرسی ڕێفراندۆم و بەرەو برینی قۆناغی ڕزگاری نیشتیمانی کە خۆی لەسەر بەخۆی دادەبینێتەوە و ئومێدی سەرکەوتن بۆ گەلی کوردستان و بۆ پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستان دەخوازم و ئومێدەوارم کە بتوانی وەڵام گۆی ئەو قۆناغە بین. سوپاس. سپاس بۆ بەڕێز باپیر کامەلە. بەڕێز یێروانێت فراکسیۆنی ئەرمەن. بەڕێزان سەرۆکاتیا پەرلەمانیم ئەس دێ بۆ یەکەمین جار زمانی ئەرمەنی سوپاسیا پیرۆزباهیا خەڵکی کوردستانت گەم
من کردستانی های گران باغدریج ینک یف شنور هاروم ینک کردستانی شغوور کردستانی پارلمان اکتیواتسوم یکمین جار ارمنی از بیجم چونکو اما بلف دولتکا فدرالی یا مدنی دیچین و جارا کدی بجنه خلق کردستان فرصتک اوه دست مدو چونکو ملتک وکی ملت مال ویره ملت ارمنی دوی فرصه دابوریا بس استغلال کرد حتی بود دولت او جی نفس قناق دا چو هر رفراندوم اینا و پشتی رفراندوم بلی رفراندوم انهیار دولت اتحاد سوویتی بو فرصه دیتن جاره که رفراندوم کنو برف دولت سربا خود شون افرو کردستان جی عراق که حصال آواز عراق که نبقوات کردستان شد به فرصه استقلال کرد بس ازت بجم رفراندوم چند باشه بو خواهی دی خلق ما کردستان چوا ما ام في مشکلی دابورینه سالت 1700 جنوساید ارمن دست بکرن حتی 1915 یا مازن دست بکر قتل عام ارمن بجن آن مذبح آن محرقه هر تشتکی پشتی ارمن بوینه دولت 1918 حتی نو که چی جنوسای سر ارمنان هاتینه هر وسا جی آجی روش بروجه جی صوتن جی فرمان جی آبو حتی جی نبونه دولت فرمان سروات دید نکردن افرو ام کردستان جی چندین سال جنوسات سرمتن آخر جنوسات الجیان هر العرض مدابو از بیشم دولت یکمین چهار سر بو دیر که نوا جنوسای دا سرگل ما و جارک آدی سوپاسی هوت کم فرکسون ارمن پارلمان کردستان سپاس بو برس گرباند نیسان خاتو وحيدة فراكسيوني كلدان سرياني آشوري فرم برای سرکات یا پرزمانی امجی بو جارایی که دب زمان دیکی آخوین وکو کاکیروان دیجی گوتی برف دولتک مدنی نطائفی انشاءالله ده بسر کبد بشمد بابا برونا تعمن كلداية سريايا آشورايا بشموخن برخوخ توتت برلمان تا نقل قميثة بصر تريشن من برلمان ديوتيوا ولهلي بن خدم لن شعب دينا كلداية سريايا آشورايا جو كردستان أي يوم قماية لا تتخدمق شعب ديا من خلال جلسات البرلمان أخنا كبيرا بقريلا طماوخ أمة ريفراندوم لأن أخنا ولن أمة ريفراندوم لأن حقوق ديا لأن ولن شركة قدية أراك أمة خونواثا خينيق ولن ويلي شهيد كبيرة أمة أنفال وكيمياء قدم خيلة الكردستان وأيضا ولن كبيرة ويلي شهيد بثورات كردية ثورة أيلول وثورة جولان وأمة بصر داعش هجوم داعش خاصة دشتة نينوي تولي شهداء كبيرة بوا يوما قم هذا أخنا خزيلا بصر ما ريفراندوم محققة وبصر ما استقلال كردستان إن شاء الله بيشا كدولة مدنية هويا له طائفية له ديانتها محكمة بي حالة بي دولة أكيد محقق حقوق ديان الشعب ديان أتكل داية سريايا آشورايا وبصر ريفراندوم أيضا ولا خميثاق تتهاوي مطالب ديان أن مطالب دي خلال اللجنة علية الريفراندوم جو كردستان بيشا وكتا جو دستور الداخل الدولة كردستان احنا نويليلا خد تجربة مررت أمت حكومة الفدرالية دبريلا قبل دانا أمت داعش وبصر ديجا جي آخر من دي تودلي من رئيسة وقت شيعي الديني جو بغداد أتميري سراي لازم بيشي قرضاية أو دفعي جزية أو داثي القتلى أو بلطي من عراق خزيلا أي تجربة وخزيلا تجربة ديا من حكومة أقليم أو أقليمة كردستان أتمينا كل ناشديا نتسيلة من دشت نينوي ومن ديولي من بغداد كل ثيلة وارا جو كردستان وعشلة قملة حكومة أقليمة قملة مينا أن ناشديا وهل هيدا ديليتيوي أخا عياشة وبسلام إن شاء الله داري المثواثة وداري لندو كانت ديلي بيشمرقة مسيطرة إلي تتهاي بعيشي داخل السلام قم هذا أخنا يذق كل حقوق ديا ببصر الريفراندوم كل بداثي المحقوقي
ببرن بلكي احتمالا انت نگشتن از بکرتی بوا بیجم براستی تشتكي بما خوش بي وقت بزماني خو ام باخوين دا خلقي مجي قل ما ببدا بزانت كا چوا ام چكو قلك جورا تيتا آخفتن كو زماني دايكي نا اتا قوتن دا اوجي هنك شوان دا تبقى هنچي هيا ما قوتي ام قلك بسيورش ما تيتا كرني وكو بيكاتا بوچي هن بريار ويداي قل ريفراندومي از بکرتی بیجم مجی گلک شهید دان ام شارک بین چی کاراسات الخلق ما خلق کردستان چی بیک چی انفال کرنه باران کیمیا باران وارن مال وار ویران وکید بیجن ام جی ما گلک کی تندو تیجی بر ما یدیتی مشارکن گلوان کاراساتاش برنده و پشتی اینگه اوا بری 2003 پشتی 2003 جی و حمیدیت کاراسات هجوم داعش هرشا داعش سر خلقی ما دشتی نینا او جی برو بغدا هندک چون نهیلان بچن سنورت بغدا ها تگرتن سنورت كردستان هاتا فكرن اوارت محمي خلقي محمي الاكنجينا حتى نوكا الهرم الكردستاني وحمي هاري كاري بوان هاتا كرن ريفراندوم ادبيجم بو چارة سريع حمي كشت ما قالك كي موسي احتمال وما كشيت هين دستورك مدني نطائفي نديني بشتي ريفراندوم وسربخويا كردستاني ادبيجم اف اريشا يدخل كيما حمي خلق حمين آين ونتوجي ادبيجم ديتا حل كرنا في دولة مدني يان دستورك مدني ديتا حل كرن او دخازية مجي ما وكو ميثاق ما تقديمي لجنة انجمني بالاي ريفراندومي ما تقديم كري او جدا بيتا چسباندن بو دستوراني يا كردستان يا دولة كردستاني ان شاء الله ديتا تحقيق كرن جبر هندي اذا حمي يعني برجواندي خلكي ما كلداني سرياني اشوري ادبيجم ديل قال تحقيق ريفراندوم سركفتنا الريفراندوم بيت وقال سركفتنا ان شاء الله درست كرنا دولة كردستاني يبيت أبا بكرتي وقالك سوباسي واتكم وقل ما ببيجي سوباس سپاس بو بريس وحيدة ياقو بريس كاج محمد سعددين لزياتي فراكسيونكاني بارتي قشا بيداني تركماني هولير سربخوي تركماني فرم سپاس بريس سروكاتي برلمان خلشي تركمان لوتي دامزناندني دولة عراقي ڕوبەڕووی ئینکارکردنی نەتەوەیی و چەوساندنەوە و ستەمکاری بووەتەوە لە کۆتاکانی ساڵی پەنجاکان کە دەستوری کۆماری عێراق ئیعلان کرا عێراق لە عەرەب و کورد پێک هاتووە و ئیشارەت بە بوونی تورکمان نەکرا کەواتە 6 ساڵ پێش ئێستا ئینکاری بوونی تورکمان کراوە لە عێراق لە پاش ساڵی 2003 هەرچەندە لە دەستوری هەمیشەی عێراق گۆڕانکاری ئەیێنی ڕوویدا تورکمانەکان چاوەڕوان بوون کۆتایی بەم شێوازە سیاسەت و مامەڵە هەڵەیە بکرێت لەگەڵ تورکمان بەڵام بەداخەوە بەکردداری هیچ پێشکەوتنیەکی ئیزابی بەدی نەکرا و هەر هەمان ذهنیەت و عەقلیەتی سیاسی حکمی عێراق دەکات تورکمان قەومیەتێکی ئەساسی عێراق و هەرێمی کوردستانن لە مێژوویەکی دێرینەوە لەگەڵ کورد لە یەک خاک و یەک جوغرافیادا بە تەبایی و برایەتی ژیاون چ لە ڕووی فەرهەنگ و کەلتور و کۆمەڵایەتی چ لە ڕووی جوغرافی ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵ کورد و پێکهاتەکانی دیکە هەمان چارەنووس و قەدەرمان هەیە بۆیە هەر بڕیارێک و هەڵوێستێکی چارەنووساس پەیوەندی هەبێت بە ئیرادەی خەڵکی کوردستان بە حاڵەتە سروشتیەکەیەوە پرسێکی چارەنووسازە بۆ تورکمانیش هەر پرسێکی ستراتیزی و نیشتیمانی بەبێ بوونی تورکمان کەم و کورتی بێت و کامل نابێت بۆیە ئێمە لە پارتی گەشەبێدانی تورکمان و هەردوو فراکسیۆنی تورکمانی هەولێر و سربەخۆیی تورکمان و هەموو لایەنە تورکمانیەکان لە هەرێم لەبەر ئەوەی کە ماف و پێگەی سیاسی تورکمانی لە عەمەلیەی سیاسی کوردستانی تا ئاستێکی باش پارێزراوە و بەهۆی ئەوەی کە هەموو لایەنە سیاسی و دەستگا فەرمیەکانی کوردستان بە سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و ئەنجومەنی باڵای ریفراندۆم و پەرلەمانی کوردستان پابەندبوونی خۆیان نیشاندا بۆ تەسبیتکردنی مافی سیاسی و نەتەوەیی تورکمان
بە هەموو لایەنە کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و پەروەردەیی و کارژێری و دارایی و وەک مەسئولیەتێکی مێژویی و ئەرکێکی نیشتمانی و بۆ نیشاندانی برایەتی کورد و تورکمان و کلدان سریان ئاشور و ئەرمەن پشگیری ئەنجامدانی ریفراندۆم لە 25 ئەیلول و پشگیری ئەو ڕاستپاردنە دەکەین و بۆ ئەوەی ماف و ئازادی نەتەوەییەکان نیشان بدەین بۆ هەموو جیهان بە دووسێ جملەی تورکمانیش من وەکو کلدان ئاشوریەکان دەڵێم Kürdistan bölgesinde Türkmenler ikinci esasi millet olarak Kürt ve Hristiyan kardeşlerimizden aynı kadarı paylaştığımız için kardeşliğimiz ve halkımızın menfaatlerine hizmet eden her türlü milli ve ulusal projeyi destekliyoruz. Spasandakın. سپاس بۆ بەڕێز محەممەد سعدەدین. بەڕێز مناخان فراکسیۆنی چاکسازی تورکمانی. بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پیرۆزبای لە خەڵکی کوردستان دەکەم بە تەواوی پێکاتەکانەوە کە توانی دووبارە لە تەلاری پەرلەمانی کوردستان دانیشتنی خۆی ئەنجام بدەن و لەم ڕۆژە پیرۆزەدا هەروەکو ڕۆژی هەینی لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئێمە وەکو پێکاتەی تورکمان و وەکو فراکسیۆنی چاکسازی تورکمان پشتگیری خۆمان دووپات دەکەین لە پاڵپشتیکردنی ئەنجامدانی ڕاندۆم پاڵپشتیکردنی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی بەم هۆیەوە پاڵپشتی ئەم پرسە نیشتمانیە گرنگە دەکەین دەگەڕێتەوە بۆ ئەزمموی پێکەوە ژیان و لەم ئەزمونەدا پێکاتەی تورکمان زیاتر سوودمەند بووە و لە ژێر ئاڵای عێراقدا چەندەها ساڵە تورکمانەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان هەموو زوڵم و زۆڵداری بینی بە هیچ شێوازێک سوودمەند نەبوو بەڵکو زیاتر ئیشکەنجەیان بینی بەڵام لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک مافەکانیان دەستپێنراو و لە پەرلەمانی کوردستاندا مافی پێکاتەکان پەسەند کرا بۆیە ئێمە پێکاتەی تورکمان سوپاسی ڕۆلی پێشمەرگەی قارەمانی کوردستان دەکەین کە لە بەرەکانی جەنگ لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بێ جیاوازی پێکاتە و ئاین و ئاینزانەکان توانی بەرگری لەم ناوچانە بکاتن کە توانی ئەم بۆشاییەی پڕ بکاتەوە لە جیاتی سوپای عێراقدا و ئێمەی تورکمانەکان داوا لە ناوچە کوردستانیەکان دەکەن بە تایبەتی لە شاری کەرکووکی خۆشەویست کە کەرکووک ئایندەی کوردستانە لە کاتی 25 نۆی 2017 لە ڕاپرسی لە پرسی ڕفراندۆمدا بە بەڵێ بۆ ئەوەی سربەخۆی خۆمان ڕابگەینین لێرەدا من وەکو بەڕێز کاک محەممەد هەروەکو ئەوەی کە پێکەوە ژیان لە پەرلەمانی کوردستان هەیە و ڕێزگرتن لە پێکەوە ژیان هەیە یەک کوپڵە بە تورکمانی بۆ پێکاتەی تورکمان پەیامم دەبێت عزیز تورکمان ملاتە تورکمان نارمزدان طلبımız 25 Eylül'de sandığa gidin evet referandum edin geleceğinizi parlak haline gelsin Türkmenler de diğer milletler için özgürlüğe kavuşsun sağ olun teşekkürler spas سپاس بۆ بەڕێز مناقەهەوەچی و دیارە بەدەر لە فراکسیۆنەکان وەکو نوێنەری پێکهاتەیەکی گرنگی کوردستان دەرفەت بە بەڕێز شێخ شامۆ دەدەین. بەڕێز شێخ شامۆ وەک پەرلەمانتارێکی ئەزیدی لە پەرلەمانی کوردستان. زۆر سوپاس سەرۆکایەتی پەرلەمان وڵا من نزانی وەش هیچکێ بەگوتە من کەسی نەگوت بووم تەپەیفەیە گەلک سوپاس ڕاچافکردنە تایبەتمەندیە ئێژدیا ئەرکێکی پەرلەمانی نیشتیمانی و نەتەویە بڕاستی ڕاستە ئەم پێکاتێکی کوردێ ڕەسەنن بەس ڕاچافکردنە تایبەتمەندیامە وەکو پێکاتێکی هەلگرێ هەفتێ و 4 فەرمانە چونکە تنێ بیرروباوەرێ مەجودا بۆش بیرروباوەرێ دیتر چونکە تنێ ئەم گرێدای ئاخا کوردستانە خۆبوون چونکە تنێ مەبزمانێ شیرینێ ماکێ کوردی گازی خدای خۆت کرد کارەساتە شنگالێ هژمارە کارەساتە کردنە هەفتێ و 4 ئەم پەیام ئەمە بەردەوام ژ بۆ لایەنێن سیاسیên کوردستانی ئەمت بێژن ئەگەر هون وەفادارێ قوربانیەت منە یەک ڕێزگیان نامالە کوردستانی بپارێزن جێ خۆشحالیامایە ئیرۆ ئەرکێکی نیشتیمانی سەرکردایەتیە سیاسیە کوردستانی مەتاوان فراکسیۆنێت پەرلەمان دەرگەهێ هۆڵە پەرلەمان بەکردن و پەیامە پشتڕاستکردنێدانە خەلکێ کوردستانێ ئیدی کەیفانە حەزان نایە پرۆژێ نیشتیمانی ریفراندۆمە یە هەرە پێش و
خەلکێ مە یەک دەوڵەت بوو ناخۆشا ببە ئەمێ جدید بێژن مینە نونەرێ برا ئەرمنیا کەرەم کردی ئەمت بێژن حتا کوردستان نەبە دەوڵەت دەرگەهێ فەرمانە و جینۆسایدا لە ئێزدیا نایەگرتن دەوڵەت بوونا کوردستانێ برینێ شنگالێ دەرمان بکە دەوڵەت بوونا کوردستانێ پێکڤەژیانە ئاینی و نەتەویل کوردستانێ خورد کە ژیانەکە تازەش بۆ ناپێکاتت ئاینی و نەتەوی گەرانتیت کە لەوما ئەمت بێژن یەکلاکردنا دەڤێت مە تنێب استیفتاء یەکلاکردنا دەڤێت مە تێتەکردن چونکە ئەڤە 10 ساڵە ملیڤیا استیفتاءکێ بوون حکومەتا عێراق نەکرد ئەو تەجریبات تعالا مەلگەل عێراقی هەیە حکم استراتیجێتە دەڤەرامە وەکو قەوسەکە دەردۆرێ مووسل هەر بگرە چیایە مەقلوب حتا چیایە شنگال درێژیا دیرۆکێدا ئەو دەردەسەریا مەدیتی چشبەری شۆڕەشە نەتەوی و چل سەردەمێ شۆڕەشە نەتەوی و چل سەردەمێ شۆڕەشە مادە 140 ئەvê hemiyê me êzidiya han dida referandum kilîla çareseriya êş û canê me ye referandum me ji qonaxa derdeseriyê derbas dike qonaxa dewletbûnê tifaq û tebayî pîrozel layenên siyasî û fraksiyonên Kurdistanî hîviya min ew e rojeke ev perlemana taybetmendiya êzidiya ji rûyê ayînî ve raçav bike چونکە ez li wê bawerê me eger êzîdî ji rûyê ayînî ve çarçovekî netewî de kote bin pitirî eftîxarê bi netewa xwe bikin hîviya min ew e tifaq û tebayî bête parastin û em hemî bi dewletbûna Kurdistanê şa bibin û zor spas bۆ vê derfetê سپاس بۆ بەڕێز شێخ شامۆی بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە کوتایی ئەم ڕادەربڕینە و گفتوگۆیە ڕاوێژکاریەکێمە لەگەڵ لژنەی یاسایی دەکەین بۆ ئەوەی دوایین پێشنیارەکە بخوێنین و بخینە دەنگدان. بەڵێ یەک قسایە کاک خەلەف نازانین نقطەی نظامیە تێبینیە نەخێر هەرچیەک نقطەی نظامی نییە بەڵێ بەنای خۆی گەورە بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان خەڵاف ئەحمەد لە ڕاستیە ئەو خاڵانەی کە دیاری کراوە بۆ پەسەندکردن لەلایەن پەرلەمانتارانەوە من بە باش ێزانم لیژنەی یاسایی درافتەکەت نوێ بکاتەوە و ڕێکی بخاتەوە و تێیدی ئەو قسەی تەلارخانەکەم لەسەر پەسەندکردن ئەوە ڕێک بکرێتەوە و لە خاڵی دووەم ئەڵێ پەرلەمانی کوردستان هەموو ئەو ڕێکارانە پەسەند دەکات کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی و گشت لایەنە پەیوەندیدارەکان گرتویانەتە بەر ئەو ڕێکارانە کامن کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی گرتوێتێ بەر بنۆک پەرلەمانتارێک نازانم بە فەرمی ڕێکارەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسیمان پێ نەگەشتەوە نازانم چیە ڕێکارەکان داواکارم ئەوە ڕێک بکرێتەوە یا ئەو ڕێکارانە بخرێتە بەردەستمان بۆی عیلممان لەسەری هەبێ لە خاڵی چوارەمە ئەڵێ پەرلەمانی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان سەرپرشکەکە لایەنە پەیوەندیدارەکان کێن کە تایبەت بندن بە پرسی ڕێفراندۆم ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەبێ ئەو لایەنانە دیاری بکەن ئایا مەبەستان لە لیژنەی باڵای ڕێفراندۆمە یا هەر لایەنێکی ترە لە ناو دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان پێویستە لێرە ئەوە دیاری بکرێ کۆتا قسەم ئەوەیە داواکارم ئەگەر ئەم درافتەی کە لەلایەن لیژنەی یاساییەوە ڕێک ئەخرێتەوە کۆتایی پێهات ئەوە زۆر باشە و هەر لەم دانیشتنی ئەمڕۆیە ڕۆژی دانیشتنی داهاتووی پەرلەمانی کوردستان دیاری بکرێ تایبەت بە گفتوگۆکردن لەسەر مەسەلی سیستەمی پاشەکەوتی موچە و گفتوگۆکردن لەسەر بژێوی خەڵک تاکو بتوانین کۆبوونەوەکانمان بەردەوام بکەین و دڵی خەڵکی کوردستان خۆشکەین چونکە لە پاڵ ڕێفراندۆم بژێوی خەڵکیش بابەتێکی زۆر گرنگە پێویستە قسەی لەسەر بکرێ زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێز خەلەف ئەحمەد دیارە خەڵکی دوو خاڵی نظامی ئومێد دەکەم نظامی بن کاکاری بەرێ فەرموو دواتر داوای لێ بوونەکەم بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان بەڵێ نظامیە لەبەرەوەی بەپێی خۆمان نەزانین کە حکم لەم وڵاتە و ئەم دانیشتنەی هی پەرلەمانی کوردستان بەداخەوە دوای نزیک 2 ساڵ حتمان بە ئیتیفاق کراوە لە دەرەوەی بڵێن ئەمە حەقیقەتێکە ئیتر تاڵبێ و شیرین بە حقیقەتە لە دەرەوەی ئیرادەی
ئەم ئەدام پەرلەمانە بە ڕێزانی کە لێرە دانیشتون ئیتیفاقێک لە دەرەوەی پەرلەمانە مەکراوە کە ئێمە دەستخۆشی لێکن بۆیە بە بۆچوونی بەندە وەختگرتنی ئەو مەرامە گرنگە تاریخیەی کە ئێستا ئێمە بۆی کۆبوونیتەوە بە نوقتەی نظامی ئێرە و نوقتەی نظامی ئەوێ و نەبێتە ئەوەی کە فراکسیۆنێک یا ئەمنێک یا یەکێکی تر زیاتر پێی خۆشە کە بەرسی بڵێن بژەوی ژیانی خەڵکی چاک بکرێ ئەمە ئەرکی ئەخلاقی نیشتیمانی سیاسی هەموو ئەندامێکی پەرلەمان هەموو فراکسیۆنەکان حکوومەتی هەرێمی کوردستانە کە بژێوی خەڵکی کوردستان غەسبە لەسەری چاکی بکات ئێمە بە تەئکید ئەم پەرلەمانە کاتێک دیارەکە بۆ ئەوە بەڵام زۆر گرنگە کە ئێستا هەموو خەڵکی کوردستان لەوانەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان خەڵک ڕاستەوخۆ سێری دەمی ئێمە بکەن زۆر گرنگە ئێمە ئەو مەسجە مهمەی کە بۆی کۆبووینەتەوە جارێ باوە بین ئەو کاتە توانین لە خزمەتی خەڵکا بین بە تاکید مەسەلەی بژێوی خەڵک نقطەی سەرەکیە بێ بۆ ئێمە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئاریارسین حەز دەکەم بۆ دڵنیایی ئێوە بارخان دوای قسە دەدەمێ دانیشتنی تر حتما دەبن یعنی دەبێتە ئەو بڕوامەمان بڕوای هەبیتن کە ئەم دانیشتنی سەرەتاییە و دەستپێکێکی باشە بەڵام ناکرێت وا تەفسیر بکرێت دانیشتی تر نابن دانیشتنی تایبەش زۆر گرنگە بکرێن و داوا دەکرێن حەز دەکەم بە دڵنیاوی ئێوە یعنی ئێوە دەستپێکی پەرلەمانە و چاڕوانی دانیشتنی زیاتر و چڕۆپڕ و کاتی زیاتر بدەینە گشت پرسەکان پرسی بژێوی خەڵک پرسەکە ناکرێت نکولی لێ بکرێت ناکرێت پراوێز بخرێتن بەڵام ئەمڕۆ تەرکیزە لەسەر و پرسەی کە دەستان خۆش بێت بۆ ڕەفراندۆم و ڕاپرسیە بەڵێ بارخان بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان من ئەو کاتێک کە مەجال درا بە پەرلەمانتارێک کە مداخلە بکە و نقطەی نیزامی نەبوو نقطە نیزامەکەی من ئەوەیە ئەگەر دەرگای گفتوگۆ کراوەتەوە ئەوە بە بخرێتە ڕوو بەڵام ئەگەر نقطە نیزامی نیە و مەجال ئەدرێت ئەوە وابزانم شتێکە مخالفی دەستخۆش بیتن دەستخۆش بیت تەواو ئێستا کۆتایی ئەو پێشنیارەکە دەخوێنین و دەخینە دەنگدان کاک سەلار نقطە نظامی بەڕێز سەرۆکی پەرلەمان سالار مەحموود لە ڕاستیە ئەگەر قسە لەسەر نقطەی نظامی بێ ئەبێت لە دەستپێکی دانیشتنەکەەوە تاوەکو گفتوگۆی تا ئەم ساتە وەختە سەر لەبەری بڵێ بە پێی مادەی ئەوەن چونکە هەر کەسێک باسی پەیڕەوی باسی نقطەی نظامی بکە ئەبێ پشت بەستێ بە مادەیەکی پەیڕەوی بۆ نمونە ئەگەر عەرزی جەنابەت کەم بە پێی چ مادەیەک لە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانە لە مادە 17 کە 11 سەلاحەتی بۆ دیاری کراوە لە کامیانە دیاری کراوە بەبێ بوونی وتار لە ناو بەرنامەی کاردا سەرۆکی پەرلەمان وتار بخوێنێتەوە یان بە پێی مادە 19 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان 3 دەسەڵات بۆ سکرتێری پەرلەمانی کوردستان دیاری کراوە بە پێی چ بڕگەیەک دیاری کراوە کە لایحەیەک بخوێنێتەوە یان بە پێی مادە 54 بڕگە 6 دەسەڵات دراوە بە سەرۆکی فراکسیۆنەکان بەر لە 24 سەعات وتاری خۆیان بدەن بە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی داخلی بەرنامەی کار بکرێ بەڵام لە ئێستادا ڕێگە دەدرێت بە هەموو سەرۆکایەتی فراکسیۆنەکان وتار بخوێنەوە لە کاتێکە هەموو ئەمانە پێشێلکاری پەیڕەویە بۆیە من پێم باشە بە پشتبەستن بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەگەر ئەم بابەتە قابلی گفتوگۆیە دەرگا بکرێتەوە بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان گفتوگۆ بکەن لەسەر ئەم بابەتە کە بە دڵنیاییەوە بابەتێکی چارە نووسازە بەڵێ ڕاستە فراکسیۆنەکان وەکو عرفێکی پەرلەمانی وەکو عرفێکی سیاسی لایحەیەکیان ئامادە کردووە تێکڕای فراکسیۆنەکان وەکو مەبدە لەگەڵین ئەوانەی کە لێرە حزوریان هەیە بەڵام ئایا ئەمە قابلی گفتوگۆکردنە یان نە بۆ ئەوەی هەموو عەقڵەکان لە داڕشتنەوەی کۆتاییدا تیادا بەشدار بن من ڕام وایە سەرۆکی پەرلەمانی کوردستان یان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەرگای گفتوگۆ بکاتەوە سەرۆکایەتی لیژنەی قانونیش پێشنیار و تەرحەکانی ئەندامانی پەرلەمان وەربگرن بۆ ئەوەی گەڵاڵەیەکی پوختی ئەم بابەتە بکرێت چونکە ئەم بابەتە قابلی گفتوگۆیەکی هەمەلایەنەیە چونکە مەسەلەیەکی مەسیریە زۆر سپاس بەڕێز کاک سالار مەحموود بەڕێزان دیارە عورفێک لە ناو پەرلەمانی کوردستان لە ئارادا بوو بەڕێوە چووە بەپێی ئەو عورفەش زۆر جار لە پرسی وا گرنگ دەبووە زمینە سازیەکی باش بکرێت لە نێوان فراکسیۆنەکان ئەمڕۆژ خۆشبەختانە و خۆشحاڵانە ئەو زمینە سازیە کراوە
و ئەو درافتەی کە ئامادە کراوە ئەوە ڕەنجی چەندین ساعت بووە لە نێوان فراکسیۆنەکان و هەندە مەسەلە لەوانش بەڕاستی بەوردی داڕێژراون یعنی ئەوە نەبووە تێبینی نەبوونە تێبینی هەبوونە و ئەوەش لە ڕوولی ئەندامانی پەرلەمان کەم ناکاتەوە کە ئەمڕۆ ئەو درافتە بەو شێوازە داڕێژراوە دڵنیامە ئێمە چەندین سعاتی ترش مناقەشە بکەین هەر جارێکی تر دەینە سەر ئەو بابەتە ڕەنگە لە هەندە وشە ئاڵوگۆڕی بکرێتن بەڵام ناوەڕۆکەکە زۆر بەباشی هاتووە بە هەر حال ئەوەی مناقەشە کرات دڵنیامە بە تێر و تەسەلی بوو یعنی ئێمە لە سەرەتا داوایان کرد بوو 3 دقیقە بە هەر فراکسیۆنێک بدرێتن لە 3 دقیقە زیاتر چەندین دقیقەی زیاتریان قسە کردووە لەبەرەوە ئێمە ئەو درافتە ئەکرد لای بەڕێستان کۆتاییەکە دکتۆرە باڵا چونکە لە سەرەتا هەندێکی ئەوەی خەلەف باسی کرد ڕاست بکرێتەوە ڕاست کراوە ئەوە لە جیاتی ئەوەی خاڵانەی خوارەوە پەسەند کرد پەسەند بیکات ئەوە ڕاست کراوە بەڵێ ئێستا بۆتان دووبارە دەخوێنینەوە و دواتر داوا دەکەین ڕێکاری یاسایی و پەیڕەوی لەسەر ئەنجام بدرێتن هەر بە ناوی ڕاستپاردانەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بۆ ئەنجامدانی ڕاپرسی سەربەخۆی کوردستان یەکەم پەرلەمانی کوردستان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕادەسپێریتن کە ڕۆژی دووشەمبە بەرواری 25 نوێ 2017 لە هەرێمی کوردستان و سەرجەم ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ڕاپرسی بۆ پرسی سەربەخۆی کوردستان ئەنجام بدات دوو پەرلەمانی کوردستان هەموو ئەو ڕێکارانە پەسەند دەکات کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی و گشت لایەنە پەیوەندیدارەکان گرتوویانە بەر بۆ سەرخستنی پرۆسەی ڕێفراندۆم سێ کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی سەبارەت بە میکانیزمە یاساییەکانی بەڕێوەبردنی پرۆسەی ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان پشت دەبەستێت بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو هەروەها یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ژمارە 4 ساڵی 2014 و هەر یاسایەکی دیکەی پەیوەندیدار 4 پەرلەمانی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان سەرپشت دەکات بۆ گرتنەبەری هەر ڕێکار و بڕیارێک بۆ دەستەبەری مافی چارەنووس و تاوای مافەکانی گەلی کوردستان بە جۆرێک لە پرسە چارەنووس سازەکاندا بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیش ڕادەسپێرێت بۆ هەماهەنگی لەگەڵ ئەم لانانە پێنجەم ئەو ڕاستپاردانەی کە لە خاڵەکانی سەرەوە داهاتوون تایبەتن بە ڕێفراندۆمی ڕاگەهێنراو لە 25 نوێ 2017 دیارە بەڕێزان ئەمانە بەباشی گفتوگۆ لەسەرکران و ئەو ڕێکارانە ینی دڵنیامە ئەوەی کۆمیسیۆن گرتینە بەر ڕێکاری کارگێری و لۆجستینە و بە ئەنزیمە دەرکراون لەوانە چاپکردنەوەی پسۆلەی دەنگدان داوا لە ئێوەی بەڕێز دەکەین لەسەر ئەم 5 خاڵانە دەنگ بدەن ئەوەی ڕەزامەندی نقطەی نظامی بەڵێ ڕێوەزخان بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان عورفەن لێرە وا ڕۆشتۆوە بزان خاڵێکیشە لە پەیڕۆ بەڵام بەداخەوە پەیڕۆم لانی و مادەکەشم لەبەر نییە کە درافتەکە خوێندێتەوە عادەتەن لیژنەی یاسایی بەڕێزیان سەرۆکی لیژنەی یاسایی درافتەکە خوێنێتەوە دوای ئەوە ماف حەق ئەدرێ بە ئەندامانی پەرلەمان گفتوگۆ بکەن لە جانبی یاسایی درافتەکە ئەو قسانەی کە ئێمە گوێمان لێبوو زیاتر قسەی سیاسی بوون بۆی بەبێ کێشە لەم بابەتە بڕۆینە دەرەوە دواتر برادەرەکانمان نیگەران نەبن لەوەی یان هەمومان نیگەران نەبین لەوەی کە دەرفەتمان نەدرایە قسە بکەن من داواکەم دەرفەت بە چەند پەرلەمانتارێک بدەن بۆ ئەوەی لە دوای خوێنەوەی درافتەکە قسە بکەن و ئەگەر پێویستی بە چاکسازی بوو بەڕێزانە لیژنەی یاسایی چاکسازی تیا بکەن دواتر بخرێتە دەنگدا زۆر سپاس بۆ بەڕێز ڕێوەزخان دیارە ڕێی لیژنەی یاساییمان وەرگرت بوو پێشتر کە ڕەزامەندیان لەسەر درافتەکە دەربڕی بوو لە ڕووی یاسایی بەڵێ ئامینە خان خاڵەکانی زامی بڵێ بەرز سەرۆکی پارلەمانی تکای پێش خستنە دەنگدانێ هەم بۆ پرۆتۆکۆلی هەمژی بۆ ڕێگەیاندنی دیار بکەن ژمارە ئەندامە چەندە
بەێ بەێ وڵا ببوورە من ئەگە دووبارەکەیەوە اجباركو دا بزانن جمرا اندام بجاربوی چنده به تیوی دست به که هوا اعلان کرد با سرجم پارلمانتارا چنده اگر دیار بکن سرجمی پارلمانتاران 68 کەس لێرە حاضرن ئەوە بوو ئێمە حاضرمان کرد بوو لە کوتایی لە دوای دەنگدان ژمارەکان ئاماژە بە ژمارە بکەین بەلێ تەلارخان خاڵی نظامی بەڕێزان جەنابە هەر لە سەرەتا دوای ئەوەی کەوتاری فراکسیۆنەکان خوێنرایەوە دەرگای گفتوگۆت کردەوە بەڵام خەریب و ناو بنووسرێ و ناوەکان تاوا نەکرا بۆیە گرینگە ئەو میکانیزمە پەیڕۆیە جێبەجێ بکرێ و دواتر ئەگەر لیژنی قانونی جاریکە سیاغی کەن و ئیشلە چکە بەڕاستی ئێمە قسەمان هەیە ئەم بەرنامەیە ئەم میکانیزمانە ئێستا گەشتۆتە بەردەستێمەوە ئێستا ئێمە قسەمان هەیە لەسەری گرنگە لە پێشە ئایا پەرلەمانتاران قسەیان هەیە لەسەری وە گفتوگۆکە ئەگەر نەبوو ئەوسا بخرێتە دەنگدانەوە دیارە ئەوەی دەستی خۆیان بەرز کردیەوە بۆ خاڵی نظامی زۆرن با ئەم جارە لێرەوە دەست پێ بکەین بەلێ کەژال خان بەڕێ سەرۆکی ژماردنەی سەرۆکایەتی پەرلەمان بەپێی ئەو ژماردنەی کە ئێمە ژماردمان هەفتە پەرلەمانتار لە وڵی پەرلەمان ئامادەیە هەفتە بەڵێ دەلێرە دەش و 38 و 12 کۆی بکەنەوە دەکاتە هەفتە 38 نینە تاوەکەواتە 68 وابزانانی ئەوان 38 ببورن گرفت لەوەدا نییە تەواو باش هەر ڕێکار و بەڵێ خاڵی نظامی دیارە بەلێ کاک حاجی بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان هەندێ هەڵەی یاسایی لە ناو ئەو برگانە هەیە وا باشە بڕگە بینە سەری و دەنگی لەسەر بدەین بە پێی یاسای پەرلەمانی شەروایە حتا ئەگەر ڕاستپاردەش بێ هەمی پێکەوە دەنگی لەسەر نادرێت بۆیە ئەگەر یەک بینە سەری و بازێ ملاحەزاتی یاسایی هەیە چکە دوای تووشی ئیشکاری یاسایی ئەبین ئەگەر بڕگە بێ لەوات چێ باشتر بێت سپاس بۆ تێبینی بەڕێزت بەلێ کاکاری ئەرسن زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵی من داواکەم ئەگەر حیزبە سیاسیەکان لە دەرەوەی ئەم پەرلەمانە بە یەکەوە دانەنیشتون هیچ کۆبوونەوەیان نەکردووە ئیتیفاق لە بینیان نەت بووە بە شێوەیەکی عەشوایی خەڵک لە سلێمانی و هەڵەبجە و لە زاخۆ و لە دۆکەوە هاتوو لەم ژووریا کۆبووەتەوە ئەوە پێویستە ئەم جەلسەیە هەڵبژیرێت بۆ ئەوەی حیزبە سیاسیەکان جارێ مەکتەبی سیاسیەکان بچن بە یەکەوە دابنیشن ئەجینە ئەگەر تەوافوقە کراوە ئەندام پەرلەمانێکی بەڕێز چۆن نەتوانێت بڵێ وەڵام من تا ئێستا من ئێستا گەیشتۆتە دەسم زۆر سپاس بەڕێز کاکە ئاری حەز ناکەم برادرێک وەڵامی برادرێکی تر بەڕێزێکی تر بدەتن با هەر یەک دەربڕین لە ڕای خۆ بکەتن پێم باشە بەڕێز کاک تاسین نقطەی نظامی تکایە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە داڕشتنی ئەم بەرگانە بە دڵنیاییەوە هەموو فراکسیۆنەکان بەشدار بوونەتیدا لەبەر ئەوە من بە پێویستی نازانم کە گفتوگوی لەسەر بگرێت سپاس بەڵێ زۆر سپاس دکتۆرە ڤاڵە وەڵام یان تێبینی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان هیچ کێشەیەکی یاسایی لەناو پێنج خاڵەکەدا نییە و داوا لە بەڕێستان دەکەم کە هەر پێنج خاڵەکە بە یەک پاکێج بخرێتە دەنگدان سپاس بەڵێ زۆر سپاس کاک حاجی کارمەوە مەدەی هەفتا و چارە دیارە دەتوانی یەک بابەتە بە یەک پێکەوە بخرێتە دەنگدان بەڵام گفتوگو ئەوە بە شێوازێکی کراوە لەسەر کۆی بابەتەکە کراون ڕێزبەندیەکە تەنیا بۆ ئەوە بوو تێگەشتێکی زیاتر دروست کەتەوە بابەتە بەێ نقطەی نظامی کاک باپیر دواتر کاکسە بەێ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان ئەوە نە یاسایە نە بڕیارە بەڵکو ئەوە ڕاستپاردەیە پێویست ناکە بڕگە بینە سەری بە یەک پاکێج ئەوە چارەسەرە ئەوە ڕاستە ئاماژەمان پێکرد مادەی هەفتا و چار لەوەدا دیاری کردووە یەک خاڵی تری نظامی وەردەگرین دواتر داوای خاڵی نظامی نەکەن چونکە دەرباز دەبین بۆ ئەو با لیژنە یاسایی درەفتەکە لە دوای تێبینیەکانیەوە دوای ئەندەڕاستکردنەوە دووبارە دەخوێنینەوە و دەخینە دەنگدان بەڵێ بەڕێز کاک سەلام محمود
بەڕێز سەرۆکی پەرلەمان سالار مەحموود لە ڕاستیدا بە پێی بەرنامەی کار بە پێی عورفی پەرلەمانی کاتێک بەرنامەی کار دەخرێتە بەردەم ئەندامانی پەرلەمانی کوردستان بە پێی مادە 54 بڕگەی پێنجەم دەبێ بخوێندرێتەوە وە گفتوگۆی لەسەر بکرێ اینجا بخرێتە دەنگدانەوە ئەگەر ئەمە نەکرێ ئەمە پێچەوانەی پەیڕەوە لەبەر ئەوە ئەم قسەیەکی پەیڕەویە ئەگەر قسە لەسەر ئەوەیە ئەم پەرلەمانە ڕۆڵێکی تەواو کارتۆنی لە پرسە چارە نووسازەکاندا ببینێ ئەمە بابەتێکی ترە ئێمە هاتوین بۆ پەرلەمانی کوردستان دەمانەوێت پەرلەمانی کوردستان ڕۆڵی کارای خۆی ببینێ من سەیرم لێ دێ ئەندامێکی پەرلەمانی کوردستان نەیەوێ بە پێی پەیڕە و گفتوگۆ لەسەر مەسلەیەکی چارە نووساز بکە و خۆی ڕۆڵی چارە نووسازی لە ئەم پرسە هەبێت کە پەیوەندی بە چارە نووسی ملەتەکەمانەوە هەیە لەبەر ئەوە هەر بابەتێک کە قسەیەک بێ بۆ سوکایەتی بۆ تێڕوانینی ئەندامێکی پەرلەمان بۆ ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە پرسە چارە نووسازەکانە ئەمە دەبێت سەرۆکایەتی پەرلەمان ڕێگەی پێنەدا کە لە بایەخی سەرۆکایەت و لیژنەی قانونی و ئەندامانی پەرلەمان بگرێت لەبەر ئەوە ئەم بابەتە قابلی گفتوگۆکردنە بەڵێ ڕاستە ئەجماعێک لەسەر ئەم درافتە هەیە بەڵام ئێمە هاتوین لێرە دانیشتوین بۆی گفتوگۆی لەسەر بکەین نەهاتوین تەنیا دەست بەرزکەینەوە بەڵێ بۆ بکەین من پرسیارە لە جەنابی سەرۆکی پەرلەمانەکەم سبەینێ ئەگەر ریفراندۆم نەکرا یان کێ مافی تەئجیلکردنی ریفراندۆمی هەیە کە ئێستا لە ئاستی دەرەوە کە ئەڵێن مەطبەخی سیاسی یان حزبە سیاسیەکان گفتوگۆ و دانووسانێکی جۆر و جیاواز هەیە لەسەر ئاستی کوردستان و عێراق لەسەر ئاستی کوردستان و کۆمەلگای نێودەوڵەتی نابێ پەرلەمانی کوردستان ڕێگە نەدا هیچ کەس و لایەنێک ئەو مافەی بدرێتێت کە ئێمە ئیقرارمان کرد التزام نەکەم بەم پرۆژە ڕاستپاردەیەوە لەبەر ئەوە پێویستە ئەندامانی پەرلەمان نەخشیان هەبێت لە دەوڵەمەندکردنی ئەم بابەتە بەڵێ فراکسیۆنەکان حزبەکان ماندوو بوون بە ئامادەکردنی شتێکی لەو بابەتەوە بەڵام تەکی دەکەمەوە بە پێی پەیڕەوی ناوخۆ مادە 54 بڕگەی پێنجەم ئەو بابەتەی لە بەرنامەی کاردایە دەبێت گفتوگۆی لەسەر بکرێ اینجا بخرێتە دەنگدانەوە سپاسدانێک سپاس بۆ بەڕێز سالار مەحموود تکام وایە و داواش دەکەین وەڵامی یەکتر نەدرێن و هەر یەک دەربرین لە ڕای خۆ بکەتن دەربرینی ڕای کردتان پێشتر و ئێمە بەتەکیت بە پێی اتفاقی فراکسیۆنەکان ئەو ڕێکارەمان گرت نەبەر و ئەو شێوازی گفتوگۆش پەسەندمان کرد بەڕێز شیرین خاڵی نظامی بەڵێ وەڵامی کەس نەبیت نەخێر بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان شیرین حوسنی دیتنا من ئەفراس پارتت هاتینە داڕشتن نەش لای کەسێکی احتیادی و هاتینە دانیشتن بەڵکو هەرش لای پەرلەمانتارە وێت هاتینە داڕشتن سەرۆکێت هەمی فراکسیۆنا زۆر ئەو فراکسیۆنل vêrê ئامادە بچەندین دەمژمێرە یتڕی نشتینە خار حتا ئەفراس پاردا هاتینە داڕشتن و هاتینە نویسین و یەت vەگەڕاین فراکسیۆنێت خەلگەل فراکسیۆنە کۆمبینە ڕەیە هەمی ئەندام پەرلەمانەیە هەیە وەرگردن لەسەر فاراس پاردا حتى هاتيا نویسین جبر هندي از بینم کو رول پارلمانتار همیت داد دیاره کو دارشتن واراس پاردان دا و پیوسنا که تنجاره کی دی گفتگو و درگاه گنگشه بتفکرن بو افخالت هاتین دارشتن و زور سپاس زۆر سپاس بۆ بەڕێز شیرین حوسنی دەرگای گفتوگومان نەگرتووە تەنیا بەبێ ئیتیفاقی فراکسیۆنەکانی مەوامان باشزانی ئەو بابەتە لەبەرەوە بە تێر و تەسەری پێشتر مناقشە کرابوو بخرێتە درافتەکە بخرێتە دەنگدان ئێستا شەکر دکتۆرە بالا تەواوتان کردەوە تەواو ئێستا داوا لە دکتۆرە بالا دەکەین ئەو درافتە بخوێنەوە پێشنیارەکە بخوێنەوە ڕاستپاردنی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بۆ ئەنجامدانی ڕپرسی سربەخۆی کوردستان یەک پەرلەمانی کوردستان کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕادەسپێرێ کە ڕۆژی دووشەممە بەرواری 25 نوێی 2017 لە هەرێمی کوردستان و سەرجەم ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ڕاپرسی بۆ پرسی سربەخۆیی کوردستان ئەنجام بدات. دوو پەرلەمانی کوردستان هەموو ئەو ڕێکارانە پەسەند دەکا کە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی و
گشت لایەنە پەیوەندیدارەکان گرتویانەتە بەر بۆ سەرخستنی پرۆسەی ڕفراندۆم. سێ کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی سەبارەت بە میکانیزمە یاساییەکانی بەڕێوەبردنی پرۆسەی ڕفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان پشت دەبەستێ بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. هەروەها یاسای کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ژمارە 4 ساڵ 2014 و هەر یاسایەکی دیکەی پەیوەندیدار. چوار پەرلەمانی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان سەرپشک دەکا بۆ گرتنەبەری هەر ڕێکار و بڕیارێکی دیکە بۆ دەستەبەری مافی چارەنووس و تەواوی مافەکانی گەلی کوردستان بە جۆرێک لە پرسە چارەنووسسازەکاندا بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیش ڕادەسپێرێ بۆ هەماهەنگی لەگەڵ ئەم لایەنانە. 5 ئەو ڕاستپاردانەی کە لە خاڵەکانی سەرەوەدا هاتوون تایبەتن بە ڕیفراندۆمی ڕاگەیەندراو لە 25 نۆی 2017. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵا سەرۆکی لجنەی یاسایی. ئێستا کۆی ڕاستپەردەکان دەخینە دەنگدان ئەوەی ڕەزامەندی دەردەبرن بە بەڵێ فەرمونون. ئێستا کەوتە دەنگدان تازە خاڵی نظامی کۆتاییان پێهات. ئەوەکان دەژمێرین دواتر ئەوەی لەگەلنا ئێستا لەبەر منت بزر کرد. ئەوە 36 کاک ساڵح ئەوەی لەگەلە دەستی خوب بەرزکەتەوە. 65 لەگەلن ئەوەی دژن کەس نییە دژ بە زۆرینەی دەنگ ڕاستپەردەکان پەسەند کران. خاڵی نظامی کۆتایی پێهاتن. خاڵی نظامی نییە دکتۆر. پیرۆزە لە پەرلەمانی کوردستان، پیرۆزە لە گەلی کوردستان، بریاری پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی ناسایی ڕۆژی ئەینی بە بەرواری 15/9/2017 بە کۆی 65 دەنگ پەسەند کرا. دووبارە پیرۆزە لە پەرلەمانی کوردستان، پیرۆزە لە گەلی کوردستان. بەڕێزان دانیشتنەکە کۆتایی هات. دانیشتنەکە کۆتایی